دەستخۆش ئەم کاتە و دەستپێکێکی کاتەکانتان شاد باشتر ڕۆژ باش دکتۆر سپاس دەکەین ڕۆژ باش لە بینەر و لە بیرسەر و لە نووسەر و تەواوی ئەدیبانی کوردستانەکەم لەسەر جەم هاونیشتیمانیان لە زاخۆ هەتا ئەگاتە حەمرین دوالوتکەی کوردان خۆ بەخێر زۆر زۆر سپاس مەمنۆنم بەستەنا پێشکی بەرنامەکەشت دەبێت ئینترۆکەی بنیشتت برد بە تۆ دەستپێک بووی دکتۆر هەر گەشاوە بیت بەیانێکی گەشاوت پێشکەشکردین بە میوزیک زۆر زۆر سپاس ئەوەیە هەموو ئایندەی میلەتەکەمان گەشاوە بێ چووکە بەڕاستی گەلی ئێمە لە ڕابردووە گەلێکی مەزڵوم بووە بەڵام ئێستا شان بەشانی گۆڕانکاریەکان هەم لە هەموو بوارە جیاوازەکان ڕۆڵی تایبەت و سەنگی گرنگمان هەیە بۆیە کاتی ئەوەیە ستێپەکانمان خێرا بکەین بۆ ئەوەی بتوانین بگەین بە ئامانجە سەرێکیەکانمان و ئەو ئاو هیوا و ئاوات و ئومێدی کە سوکاری سەربەرزی شەهیدان و قوربانیانەی هەمان بۆ ئەو خەڵکەی لە ڕابردوو تەسەیداوە ئەمڕۆ بتوانین ببینە پارێزەرێکی کۆڵنەدەری مافەکانیان بۆ بەدیهێنانی ئامانجە نیشتیمانێت هیواخوازین دەست خۆش بە من سلااوێ بکەم و تەوەرەکانە بناسێنم دواترە گەڕێنەوە بۆ لات باشە دکتۆر لا بەرنامەی ئەمڕۆ کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆژتان باش من ڕێبینیا ڕەحمەتم بە یارمەتی ئەو کارانە بورگە و بابەتەکاری بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین بۆ ئەمڕۆ چەند تەوەرێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون یەکەم تەوەرمان وەک بینیتان تەوەرێکی گەشاوەیە کە گەنجێکی نابینامان هەیە بەڵام پڕبەهرەدار پڕبەهرە چەند بەهرەیەکی جیاوازی هەیە لە هەمان کاتە ئێستا و خۆی کردووە بە خاوەنی پرۆژەیەکی گەورە دەیەوێت لە هەرێمی کوردستان دەستی پێ کردووە و بەردەوامیش بێت هەنگاوی گەورەی لە وارەدا ناوە قسە لەسەر بەهرەکانی دەکەیت بەڵام وەکو خۆی دەڵێ بابەتە گرنگەکەی مەسلەی ئاشتەوایی کۆمەڵایەتی ئێستاکە لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکرێت زیاتر قسە لەسەر و بابەتە دەکەین ئەمە تەوەری یەکەمین بەرنامەکەمان دەبێت لەگەڵ دکتۆر سۆران نووری قسە دەکەیت دواتر دەگەڕێنەوە بۆ لای تەوەری دومی بەرنامەکەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر کاری خۆبەخشی و کاری خێرخوازی بە تایبەتی لە بواری تەندروستیدا لەم کاتێک کە ئێستا کە باشووری کوردستان و هەرێمی کوردستان ڕوو لە قەیرانێکی گەورەی کردووە چ لە ڕووی دارایی و چ لە ڕووی تەندروستیەوە بێت ئێستا هاونیشتیمانیان زیاتر چاویان لەو بابەتانەیە لە کاری خۆبەخشی لەوانەیە ئێستا بەهۆی ئەو قەیرانی کۆڕۆنا کە توشمان بوو بێت زۆر لە نۆرینگەکان یاخود زۆر لە نەخۆشخانەکان کاتێکی هێندایان نەبێت یاخود نەتوان ستافی پێویستیان لە بەردەستانە بێت توانای مرۆی پێویستیان لە بەردەستانە بێت بۆی خزمەتی هاوڵاتیان بکەن لە ڕووی تەندروستیەوە یەکێک لە نۆرینگەکانی شاری هەولێر ئێستا کاری خۆبەخشیان دەست پێ کردووە سەرەتای هەنگاوێکی سەرەتایان ناوە دەڵێن بەردەوام دەبین و کاری گەورەتر دەکەین ئەمە تەوەری دومی بەرنامەکەمان دەبێت لە تەوەری سێمی بەرنامەکەشماندا قسە دەکەین لەسەر وەرزشی منداڵان ئێستا منداڵان بۆ ماوەیەکی زۆرە لە ماڵەوەن و کەرەنتینە کراون بەڵام هەنگاو بە هەنگاو ئێستا کە لەگەڵ قۆناغەکانی ئاسایی بوونەوەی ژیان و پابەندبوون بە ڕێنماییەکان هەندێک ناوەندی وەرشی و هەندێک سنتەر کراونەتەوە چەند پێویستە ئێستا منداڵان خوب بدەنە یاریە وەرزشیە فیزیکیەکان ئەوەی جستەیەکان دەبێت دوور بکەونەوە لە یاری ئەلیکترۆنیەکان کە گرفتی گەوریان دروست کردو ئێستا بۆ منداڵان چ لە ڕووی کەمخەوی بێت یاخود لە ڕووی زیادکردنی کێش بێت یاخود لە ڕووی دابڕانی کۆمەڵایەتی بێت یاخود لە ڕووی تواننا بێت لە ڕووی گەشەپێدانیان بێت کۆمەڵی گرفتی گەورە ڕوو لە مناڵەکانی کردو چۆن بکەین چۆن وایان لێ بکەین کە هانیان بدەین لەم کاتانەی پشووە ڕوو لە وەرزش بکەن وەرزش باشترین هەنگاوە بۆیان لەم کاتانی پشوو کاتیای کەرەنتینەدا ئەمە تەوەرەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت میوانەکەم سەرەتا خۆی دەستی پێ کرد ئەمڕۆ دەستپێکی بەرنامەکەمان دەستپێکێکی گەشاوەی دکتۆر سۆران نووری بوو چەند پۆستێکی هەیە سەرۆکی ئەنجومەنی باڵای لاوانی کوردستانە کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانن لە هەمان کاتا دکتۆرای هەیە لە میوزیک لە پیانۆی کلاسیک بە پلەی نایەب لە زانکۆی ئۆپسالای لە سوید بەڵێ ئۆپسالای یونیڤرسیتی زانکۆی ئۆپسالای بە پلەی نایە بەدەستی بێناوە یەکەم کووردا کە نابی نابێت ئاستی یۆروپیان یونیان کە بەبێ ڕایتی نۆڕێدین بڕوانامەکە بەدەستێ نابێت دەستت خۆش بێت و لە هەمان کاتە زمانەکانی ئینگلیزی سویدی فارسیش ئەزانێت و چکە لەوەش بەهرەیەکی دیکەشی هەیە 8500 ژمارەی بەڵێ جگە لەوەش ئێستا ڕێخەری سنتەری ئاشتی کوردستانە بۆ دیالۆگی نیشتیمانی
دکتۆر فۆکسەکەمان ئەمڕۆ لەسەر ئەم بابەتیانە بێت ینی بارەکانی تر زۆر چاوپێکەوتنت کردووە خۆت گوتت زۆر بابەتم کردووە هەندێک ئاماژە بە بەهرەکانی دیکەشت هەیەین نابورین لەو پرسیارانی کە پرسیاری هەندێک لە بەهرەکانت لێ بکەین بەڵام فۆکسە گەورەکەمان لەسەر بابەتی ڕێخەری سنتەری ئاشتی دەبێت کە بەڕاستی ئەمڕۆ خەلەلی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئاشتیە یعنی ئەو فەزاحەتەی کە ئەبیندێ هێزەکان پێکەوە ناژین بەجددی هۆکاری غیاوی ئاشتیە جا بەڕاستی من بە ئیجازەی جەنابەت وەک پێشکەشکارێکی بە ئەزمون و خاوەنە لێست و بتوانە کە تەجروبەت بینراویشە لە پاسمپڵا ئەوەی کە ئەمەوێ لێرەوە بڵین هاوڕێ ڕێبین میلەتی ئێمە کە ئاوارە بووە لەسەر ناسنامەی لەسەر زمانی دەربەدەر بووە تەنها لەسەر ئەو فکرە ئاشتی خوازانە بووە کە هەمیشە هەمان بووە ئێمە لە هەرێمی کوردستانە کە ئەژین ژیانێکی جیاوازمان هەیە نەکێشەی ئاینمان هەیە نەکێشەی پێکاتەکانمان هەیە لە هەموو زۆروفێکی شاکە لە ڕابردوو خەباتی مەدەنی سیاسی چەکداری شارستانیمان کردوێ بەڕاستی هەر بۆ ئاشتی بووە لەگەڵ هاوڕێکانمانە بووە بەبێ جیاوازی توانیمانە هەنگاوەکانمان بنین بەڵام ئێستا ڕاستیەک هەیە ئێمە ئەڵین هەتاکو نیشتیمانەکەمان پێشکەوین هەتا بتوانین هەنگاوەکانمان خێراتر بکەین کەمە لەم پرۆسەدا ئێستا عێراق لە سەردەمی مەلیک فەیسەڵەوە هەتاکو ئەمڕۆ بەڕاستی هەمیشە لە قۆناغێک لە قۆناغە جیاوازەکانە کێشەی پێکەوە ژیانی هەبووە بەڕاستی تو نەتوانایی نەبووە وەکو پێویست کە بتوانێ ئەو هەنگاوانە بنێ کە بۆ نەتەوەیەکی پێشکەوت و خواز و وڵاتێکی یەگرتوو بمێنێ ئێمە وەکو کوردستان کە لە ڕابردوو هەتا ئەمڕۆ نمونەیەکی گرنگ بووین لەسەر ئاستی ناوچەکە بۆ پێکەوە ژیان و بۆ ئاشتەوایی بۆیە پێویستە پارێزەرێکی دکتۆر بەرنامەتان چییە ئێستاەوە بەنیازی چین وەکو ئەم ڕێکخراوی دەستەکانت خۆش بێ ئێستا ئێمە پێش هەموو شتێ هەڵمەتێکی گرنگمان دەست پێ کردووە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان دانیشتنمان کردووە بۆ ئەوەی جارە پێش هەموو شتێ تەبایی ڕنگدانەوەی هەوێ لەسەر ئەم حەدەسە جیاوازانەی کە ڕووی داوە هیچ شتێک قابلی ئەوە نییە پارتە سیاسیەکان لە یەک بترازێن ئێمە هەمومان کوردین هەمومان هاوسەنگەر بووین لە ڕۆژتان کردو بۆ بابەتە بە حقیقەت ئێمە دانیشتوین لەگەڵیان یەکەم هەنگاومان کاراکردنەوەی پەرلەمان بووە ئوستازی ئەزیز پەرلەمان و سوڵتەی تەشریعی لە هەر وڵاتێکە کاریگەری و پێگەی ئەساسی خۆی هەیە و ڕۆڵێکی گرنگی هەیە لە چارەسەرکردنی کێشەکانە لە دەرکردنی یاساکانە بەڕاستی لە هەنگانان بۆ ڕێکارە جیاوازەکانی تر ئێمە ئێستا بە هەر هۆکارێ بێ پەرلەمان ئەتوانم من ئەتوانم بڵێم لە ڕستێکی خۆیایە من ئەبەدەن ناڵێم پەرلەمان ئێستا کارانیە بەڵام ئێمە ئەتوانین لەگەڵ هەموو فراکسیۆنەکان لەگەڵ هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان دواتریش لەگەڵ هەموو پارتە خاوەن قەرارەکان کە مشارکن لە مەرکەزی قەراری سیاسی و ئیداری ئەم نیشتیمانە دانیشتون لەگەڵیان دکتۆر بەڵێ بە خۆشحاڵیەوە ئەوەی سەربەرزم لەم هەفتەی ڕابردوودا سەرڕای ئەو هەموو ئاستەنگیانەی کە کۆرۆنا ڤایرۆس توانیوێتی دروستی بکا بۆ لەگدا بڕان بەڵام دڵسۆزی و لێهاتووی و نیشتیمان پەروەری و خەمخۆری لایەنە سیاسیەکان کارێکی وای کردو هاوڕە ڕێبین هەموو لایە دەرگای بۆ ئێمە واڵا بووە دانیشتوین ئەوەی کە دڵخۆش مەکە ئەوەی کە سەربەرزم یەک لایەنی سیاسی نەبووە سەبارەت بە پرسە نیشتیمانیەکان ئێمە سستێکمان لێ بینی بێ یان لە گفتوگۆکانە بەڕاستی لاواز بووبێ بە خۆشحاڵەوە یەکگرتووی ئیسلامیمان بینیوە شوعیمان بینیوە پارتیمان بینیوە هاوڕێکانی خۆمان لە یەکێتی بە بەردەوام لە سەرخەت بوونیانی بینیومانە گفتوگۆی هەمیشەییمان بووە هەم لە تورکمانەکان لە کلدان سریان ئاسووری و هەتا ئەم چرکە ساتەش لەگەڵ ئەو کاندیدە بەڕێزانەی کە لە حکوومەتن بۆ ئەوەی بەهەوڵ بدەین کێشەکان ڕنگدانەوەی نەبێتە دامەزراوە شەریعە حکوومەکان هەمیشە گفتوگۆمان هەبووە ئیمێل لە بینمانە هەبووە بە وەتسئەپ بە ڤایبەر بە تێلیگرام بە مەسنجەر بە ڤۆیس لەگەڵیانە بووین لەسەر خەت بووین ئەوەی کە ئێمە ئەتوانین گەشتوینەتە قۆناغێکە بەڕاستی سەربەرز بین پێی ئەوەیە ئێستا هەوڵێکی حەقیقی هەیە لەلایەن ئەم سنتەرەمانەوە لەگەڵ دۆستەکانمان بۆ ئەوەی بە هەمیشەیی چارەسەر بکرێ من ئەڵێم کاکە ڕێبین کاتی ئەوەیە
هەمومان سەراحەت بین. ئیسیجابەی لایەنە سیاسیەکان چۆن بۆ وەکو پێم وتی زۆر لە قۆناغێکی باشایە، بەڵام خەڵکێکەیە بە خۆشحاڵیەوە من ئەڵێم لە مەرکەزی قەرارە نییە، بەڵام خەڵکێکەیە لە بەرەوەی لە قۆناغێک لە قۆناغەکانە ڕەنگە پێی وابوو بێ غەدری لێکرابێ یان نیگەران بوو بێ، ڕەنگە ئەو نەتوانێت بە 100% کنفەرمی ئەوە بکاکە ئەم پرۆسانە یەکلایی بێتەوە. بەڵام من ئەڵێم ئێمە هەمومان بانگەشەی سەروەری یاسا ئەەکەین. هاوڕێ ڕۆژگارێک لە ڕۆژگارەکان من پارتیسپێتی کۆر و سیمینار و دیبیتەکانم کردووە لە هەر 28 دەوڵەتەکەی ئەو وەختەی تیمی یوروپیان یونیۆن کە بۆ پرسی ڕفراندەم سەردانم کرد. یعنی هیچ لیدەرێک منیستریشنێک نەبوو کە بەڕاستی ئێمە دابنیشین لەگەڵیا ڕۆڵی یاسا لەگەڵمان تاوتوێ نەکا. بەڵام سیرکە لە دیموکراسیترین وڵاتدا کە ئەمریکایە چ بەرئەنگاریەکت بینی بەرامبەر خۆپیشاندانەکان، هەتا ئەمڕۆ چه فکرێکی تونڕەوی هەیە لە بینی ڕەشپێست و سپی پێستەکان، واتە مەرج نییە وڵاتانەی کە پێش ئێمە بوونەتە کانتری و ئێستا ئاکتیڤ ممبەرن لە یونایتد نیشن توانی بێتیان زۆرینەی دەستکەوتەکان بەدەست بێنن، بەڵکو ئێمە وەک هەرێمی کوردستان سەرەڕای ئەو هەموو غەدر و زوڵم و ستەمەی لێمان کراوە توانیمانە پێشەنگین لە کۆمەڵی قۆناغی هەستیادا کە لەو مەرحەلانە هەندێک لە وڵاتە پێشکەوت و خواز و دیموکراس خواز و خاوەن ئابوورێ بەهێزەکان نەبوون. هەنگاوەکانی داهاتوو چیانی بۆ هێورکردنەوەی ئەم بارودۆخە بە تایبەتی بارودۆخە سیاسیەکەی کە ئێوە ئیشتان کردووە کە بڵێن مەسلەی ئێمە ئاشتەوایی بکەین لە نێوان لایەنەکانە بۆ چەند ئیسیجابیان هەبووین مەبەستم ئەوەی ئەو پرسیارە زیاتر بە دیوێکی دیکە بکەم. لەوانەیە زۆر کەسە بوو بێ چوونەتە ئەم بابەتانە گفتوگویان دەست پێ کرد بێ، بەڵام لایەنە سیاسیەکان بە گوێیان نەکرد بن. ئیسیجابیان بۆ ئێوە هەبوو وەکو لاوان؟ واللهی نازانم، ئێمە هوەرێکی ڕەوانبێژی وامان هەیە دایم دەتوانین قەناعەت بە بەرامبەرمان بکەین. یعنی دەرەنجامی ئەو دانیشتانەتان لەگەڵ یانە چی بووە تا ئێستا؟ واللهی زۆر باش بووە، هەمویان وعدی حتا لەگەڵ ئەوە بوون واژۆی نیساقێکی نیشتیمانی بکرێ. من ئەوەش ئەڵێم بۆ مێژوو هەمویان باش بوون، بەڵام من یەخش ئەڵێم لێرە هەم بۆ ئەو هێزانەی کە خۆیان بە سوسیال دیموکرات دەزانن، هەم بۆ ئەو پارتانەی کە بەڕاستی خۆیان بە خاوەنی قەزەی ئەم میلەتە ئەزانن. ئێمە نابێ چارەنووسی 48 ملیۆن کورد ببەستین بە مزاجی شخصێکەوە. من ئەڵێم پەرلەمان پیرۆزی خۆی هەیە، بەرهەمی خوێنی شەهیدان و قوربانی ئەم نیشتیمانەیە ئێمە دەنگمان پێیاوە. پەرلەمان بەدەنگی بەڕاستی پیرەمێرد و پیرێژن و تەلەبە و مامۆستا و کەسایەتی و هونەرمەند و بەهرەداری ئەم نیشتیمانە بووە. ئەگەر کەسێک هەبێ لێپێچینەوە لە پەرلەمان بکە ئەبێ جەماوەری سەربەرزی کوردستان بێ، ئەگەر کەسێکیش هەبێ لەم ڕۆژا پشتگیری پەرلەمان بێ بە پلێ ئەساسی هەر ئەبێ میلەتەکەمان باشە. بەیانیانە ینی حەستەکەم هەندێک قسە بکەین لەسەر ئەبەتە بەهرەداریەکانی خۆشت، ئەوەی ماشەڵڵا چەندی بارەت هەیە، چەندی ئیشت هەیە. یەکێک لە بابەتەکان کە زۆر سرنجی ڕاکێشان بڕوانامەی دکتۆراکەتە. چۆن بیرت لەوە کردەوە دکتۆرا بێنی لە بەتایبەتی لە میوزیک کلاسیک پیانۆ؟ ڕاستە ئەوەی کە وای کرد بەڕاستی من پێداگر بم هەواڵ ڕێبین ئێمە بۆمان دەرکە و هیچ بەڕاستی چەسانەوەیەک نەیتوانی چۆکمان پێدا بدا دوامان بخات لە گۆڕانکاریەکان، دامان ببڕێ لە پێشکەوتنە مرۆییەکان. بۆیە ئێمە دەرکەوت کە وەڕاستی ئەو تاقەوتوانە و بەهرەی کە هەمانە ئەتوانین مێژووی گەلێکی پێ زیندوو بکەینەوە، کەلتوری نیشتیمانێکی پێ بپارێزین. بۆیە بە خۆشحاڵێەوە ئەو هەنگاوەی کە ئێمە پێویست بوو بینین ئێمە لەگەڵ ئەو هەموو ستیودنتەی کە لەگەڵمان نابوو لە بەلجیکا، لە هۆڵندا، لە فەڕەنسا، لە سلۆڤاکیا، بەڕاستی لە رووسیا، لە یۆناان، هەمویان ئێمە لە یەک زانکۆ پێکەوە بووین کە بڵایند پیپڵێک بتوانێت بگاتە ئەو لیڤڵەی کە بەتەنها وەکو لاوێشی کورد ئەم مەرحەلە تێپەڕێنێ و نامەی پێزیدەکەم 558 پەڕە بێ کە بتوانین ئەو ئیفێکتەمان هەبێ. هەمویان لە سمیناری بەڕاستی سەرتیفیکیشنەکەمە ئەو پرسیارەیان بۆ دروست بوو کاک ڕێبینیانی ئێمە کیانێکین، یعنی خۆت ئەزانی بەلجیکا و بەڕاستی فەڕەنسا ئەمانە لە دێر زەمانەوە دەوڵەتن، مێژویان هەیە، تاریخیان هەیە، بزوتنەوەی کاریگەریان هەیە، بەڵام ئەم ڕۆ کوردێکە تا ئێستا هەتا ئێستا ئەم هەرێمەی کە
کە ئێمە تێداژین وەڵڵاهی فدراڵێکی تەواویش نییە هەر ئەتوانم بڵێن بەشێکە لە لامەرکەزیت لە دەسەڵاتە ڕایەکانە خەڵکێک هەبێ بتوانێت بگاتە ئەم ئاستا ئەم دەستکەوتە بۆ میلەتەکەی بەدەست بێنێ ئەوانیش پێویستیان بە ڕڤیوێک هەیە متابعی ئەوە بکە بزان هستری ئەوان چیان لێ کردووە کە خوێنکارێک نەتوانێت بگاتە ئەم مەرحەلە گرنگە بۆیە من ئەڵێم لەسەر ئەم بابەتە کە کورتی بکەینەوە لەبەر زۆر ئینتەرویو و چاوپێکەوتنەکانم لەسەری کردووە ئێمە ئەگەر توانامان هەبێ ئەگەر ئیرادەمان هەبێ هیچ شتێک نییە لەم وڵاتە پێی نەگەین خاستن وەکو گەنجی کورد لاوی کورد چۆن لە شۆرشەیەک لە دوای یەکەکانە دەور و کاریگەری خۆمانە بوو ئێمە ئەمان بینی دوژمنێک نەڕەحمی هەیە نەبەزایی هەیە بەڕاستی ڕوبەڕووی دکتۆر یەک پرسیارێکی کەم هەیە کە ئێوە سەرۆکی ئەنجومەنی باڵای لاوانی کوردستانیشن وەبزانم کاتی خۆی سەرۆک مامجەلا ڕۆڵێکی گەورەی هەبووە لە دروستکردنی ئەو ئەنجومەنە پەیوەندیشی باشتان هەبووە چەند جارێک سەردانی یەکدیتان کردووە چۆن بڕیاری دروستکردنی ئەو ئەنجومەنە دراوە ڕۆڵی سەرۆک مامجەلال چی بوو لەوە ئێمە حەقیقەتێک هەیە لە دوای ڕاپەڕینەوە کاکڕەبین مۆسیقای کوردی بە حەقیقەت دەستەکانت خۆش بە بۆ پرسیارە من تینووی ئەم پرسیارە بوو بۆیە ئەمەش کە بەشێکە لە ئاشتەوایی مۆسیقای کوردی لە قەیرانە بوو بەڵام لە دوای ئەوەی ئێمە بووینە خاوەنی حکوومەتی کوردی و دامەزاوەکانمان گەشەی کرد و دانمان پێدانرا لەلایەن هێزە ئەقلیمی و دراوسەکانمان بەداخەوە ئەوەندەی هەوڵ درا بۆ پیشەسازیکردنی ناوچەکانمان بۆ گەشەی منتیقەکانمان مۆسیقا لەبیر کرا بۆیە بە خۆشحاڵیەوە مام جەلال پیاوێکە زاتێکە ئینسانێکە خەڵک ڕەنگە پێی وابێ بەس پۆڵەتیشنێکە و تەواو بەڵام وەڵڵاهی کەسێک نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەقەت ئەم پیاوە سمارت بێ لە سەبجێکت و لە بوارە جیاوازەکانە بۆیە کە دانیشتین ینی کۆنڤزیشنێکی زۆر خۆشمان کرد لەگەڵ جەنابیانە شەرحی مقامە کوردیەکانم بۆ کرد ینی بەڕاستی ئاوها ئەو ئامێرەی کە ئێستا لەسەر ئەو تێبڵەیە نزیکەی 20 دقەیەک مقامە کوردەکانمان پێ ئاشناکە ماشەڵا خۆشی ئینفۆرمێشنێکی پرفێکتی هەبوو لەسەر ئەوە فکرەکان هات و چوون باسی تیپی لۆکاڵی کرا ئێمە وتمان وەکو چوارپارچی کوردستان پێویستە لە هەموو شتێکە دژی یەک بین ئەبێ لە مۆسیقا چووکە کەلتورێکی گرنگمان هەیە هاوبەشمان هەیە یەک بگرین هاوڕێ بە زازاکی بە لوڕی بە کرمانجی بە هەورامی بە سۆرانی هەمومان پێکەوە یەک بە یەک خۆم لە ئامەت هەتا قامیش و لە زاخۆ هەتا خانەقین لە سنە تا سلێمانی سەردانی هەموو بەهرەمەندەکانم کە توانی مانسەد مێمبەر و ئەندامی چالاک ئەکتیڤ بکەین بەشداری پێ بکەین کە ئێستا لە هەر چوار پارچی کوردستان ئەندامتان ئەوەی مهمە ئێستا بەیانی ئەکتیڤیتێک لە سووریا هەبێ پێویست ناکە خەڵک لێرەوە بەم قەیرانە بچێتە ئەوێ بە خۆشحاڵەوە لە قامیشری ئەتوانن ئەرکەکانیان جێبەجێ بکەین لە کوردستانی باکوور عینی مەسەلا بەڕاستی ئێران بە عینی شێوە ئەتوانین بە میکانیزمەکان وەزان موزیکی زۆرت بۆ ژەنیوە بۆ سەرۆک مامجەلال چ موزیکێک وەڵڵاهی جەنابی مامجەلال مەسەلەی شیرین تەشی دەڕێژسێ هەست دەکەم هەم تایبەتمەندی گرنگی هەیە هەم یادەوەری تەواو تایبەتی هەیە بەڵام کاکڕێبین من یەکشت ئەڵێم خۆشە سەرکردا بەم نەفەسە بەمە بێ زۆر لە سەرکردەکانن کە بەم جۆرە هەمیشە گوێبیستمانن جێبەجێکاری داواکارەکانمانن بەڵام من ئێستا یەک ئامۆژگاریم هەیە وەکو بەڕاستی ئەدڤایزەرێک نەکۆ شتێکی کە من ئەڵێم با گەنجانی خۆمان ڕوو بکەینەوە کەلتورەکەی خۆمان ئەزانی من ئەو وەختەی کە تەلەبەش بووم لەو زانکۆیە نووساوێکی فەرمی کرا ئەجا ڕێگەیاندا میوزیکێکی کوردی پەرفۆرم بکرێ بەڕاستی پێشکەش بکرێ یعنی سەیری کە خەڵک چۆنە بۆ کەڵچەرەکەی خۆی بەڵام ئێمە دکتۆر ئەتوانی ئەو پارچە میوزیکەی سەرۆک مامجەلالمان بۆ بژەنیان بۆ کاتێکی دیکە هەڵێگرین ئەوەش لە کۆتایی یا لە کۆتایی پرۆگرامەکە ئەوەشتان بۆ ئەزەکەین بەس ئەوەی کە ئەمەوێ وڵات پێم خۆشە باسی کۆنتاکتی خۆشتان لەگەڵ نەتەوەیە گرتووەکان و لەگەڵ شوێنەکانی دیکەوتم سەردانی سووریاشتان کردووە کۆمەڵی کارتان لەوێ کردووە باسێکی ئەوانش بکەی سپاس دەکەم کاتمان کەم من ئەوەی کە پێویستە ئەڵێم یەک شتم هەیە بۆ ئەوەی لەسەر پرۆسی ئاشتەواییەکە من ئەڵێم بڵێم بە تایبەت من پەیامی خۆمان بە هەموو لایەنەکان گەیاندووە ئێمە ئەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی کاریگەر
پارتێکە خەباتی مەدەنی و سیاسی و چەکداری و شارستانی معلومە و دەستیشان خۆش بێ کە کۆنگریان لەو ڕۆژە سەختاناکێ کە خەڵک قەت پێی وا نەبوو بتواندێ لە بارودۆخێکی وادا ئەم هەنگاوە کاریگەریە بنێ بەڵام من ئەڵێم تکایە ئەو تیمە گەنجەی کە ئەمڕۆ هەن ئەو خەڵکە پێشکەوت و خوازە وەختی ئەوەیە بەشداریان پێ بکرێ من ئەڵێم هیوادارم ڕۆڵی ئەنجومەنی باڵای یەکێتی سیاسی بۆ کاروباری بەرژەوەندی تایبەتەکان کارا بکرێ ئەگەر قەیرانێک ئاستەنگیەک هەبێ ئەمڕۆ ئەم جەنریشنەش پێ نەکرێ پێم وایە ئەو لیدەرانە ئەتوانن هەنگاوی باشی بۆ بنێن چونکە یەکێتی دەور و کاریگەری خۆیە بووە ئەبێت لە ساحەکەدا هەنگاوەکانی شیاوتر گونجاوتر بەهێزتر ببیندێ چونکە تەماشاکردنی ئەم پارتە لە ڕۆ مێژوویەکە بەڕاستی ئایندەیەکی جیاوازی لێ چاوەڕوان ئەکرێ من ئەڵێم ئەمڕۆ ئێمە بتوانین لەگەڵ یونایتد نیشن ئەوەی کە لە حکوومەتی عێراقیشا بۆمان ناکرێ ئەو ناوچە داگیرکراوانەی ئەو ناوچە بە ئارەبکراوانەی کە ئەمڕۆ بە بەرچاوی جەنابتەوە و بینەر و بیسەر ڕۆژانە ئاگر بەرئەقدرێتە دەغڵەکانی کوردستانیان جوتیاری کورد سەرگەردانەکرێ داهاتی کورد لە ناوچە داگیرکراوەکانە بێسەر و شوێنەکرێ هیچ قانونێک نییە کە دیفاعی لێ بکە و مافەکەی بۆ بگەڕێنێتەوە با هەمومان کۆدەنگ بین یەک ڕێز بین بۆ ئەوەی بتوانین حلێک بۆ پرسی کەرکووک و کەرکووکیەکان بکەین ئێستا باشترین دەرفەتە جاران ئەنجومەنی پارێزگا هاوڕێ ڕێبین ڕێک نائەکەوت بەڵام ئێستا لە کۆتایی وشەیە بە دڵنیایەوە میوزیکەکە پێشکەشەکەم لە کۆتایی وشەیە ئێستا ئەم مەسەلە تۆپەکە خراوەتە بەغدا ئێمە سەرۆ کۆمارمان هەیە کۆمەڵێک پۆستی سیادیمان هەیە بە پەرلەمانتارەکان ئەتوانین زۆر بە سانایی و بە ئاسایی ئەم پرسە تێپەڕێنین بۆ ئەوەی هەمومان سەربەرزی ئەو مێژوە بین هەر بەرپرسێک کە لە وەغا هەنگاوەنێ ئەبێت دۆزی کەرکووکی لە بەرچاو بێ ئەبێ ئەزمموی کوردستانیانی لە بەردەم بێ قوربانی دڵە بم ئەو میوزیکەش پێشکەشە بە ڕۆحی جەناوی مام و هەموو ئەو سەرکردە شۆڕژگێڕانەی کە ڕۆڵیان هەبووە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان. زۆر سپاس دەست خۆش دکتۆر سۆران نووری نازان بە چیت بناسیێرم ماشەڵڵا کۆمەڵێک پۆستی جیاواز و کۆمەڵێک بارەمی جیاوازتانەیە زۆر سپاس زۆر سپاسانەکەم لە کۆتایی پەیامدا هیوا خوازم خوای گەورە بارانێکی بەڕەحمەت بەسەر ئەم سەچیوێشنەی کۆرۆنادا ببارێنێ بەڵام داوا لە جەماوەری سەربەرزی کوردستانیانەکەین با هەمومان مزەم بین ئەوە تا کورد هەر پەڕەیەکی هەڵبێتەوە پڕە لە داستانی و نەبەردی بەڵام ئێستا وەختی ئەوەیە ئێمە بەم چەکە بایۆلۆژی کە بەرامبەرمان بەکارهێنێ بتوانین سەربەرزانە لێ دەربچین و زۆر سپاس بۆ هەمووتان هەموو لایە سەربەرز سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەمان لەم تەوەرەیە زۆر سپاس ئەرکت کێشە دووبارە زۆر سپاس دەچینە هەولێر لە هەولێر وەک باسمان کرد لە تەوەری دوای بەرنامەکەماندا بابەتێکی دیکەمان دەبێت کاری خێرخوازی لە بابەتە پزیشکی و تەندروستیەکان کە ئێستا هاونیشتیمانیان پێویستێکی گەورەیان بەو بوارە هەیە. یەکێک لە نۆرینگەکانی شاری هەولێر نۆرینگەی پەرستاری گەڕۆک بۆ خۆیان ئێستا دەستیان کردو بۆ کارە پسپۆرێکی بواری تایبەتی ژنان و مناڵبوونیان هەیە کە ئەو بۆ خۆی هاوکاریانە کە بە شێوەیەکی خێرخوازی بە شێوەی گەڕۆک دەچن هاوکاری و هاوڵاتیانە دەکەن کە پێویستیان بە هاوکاریە بێ بۆ مەبەستا میوانداری بەڕێز شیروان ئەمیمان کردووە کە سەرپەرشتیاری نۆرینگەی پەرستاری گەڕۆکە. کاک شیروان ڕۆژ باش ئەگەر وردەکاری کارەکەمان پێ بڵێ چۆن ئەو کارە ئەنجام دەدەن ئێوە خۆتان سەردانی ئەو نەخۆشانە دەکەن یان نەخۆشەکان دەبێ ئەوان سەردانی ئێوە بکەن. بیانی باش بەڕێزان سپاس بۆم دەرفەتە
سەرەتا بیرۆکەی حەز دەکەم بیرۆکی ئەم پرۆژە گەورەی لەلایەن من و هاوڕێکەم هاتەکایەوە بیرمان کردەوە کە چۆن بتوانین سوودێکی گەورە بە هاونیشتمانیانی خۆمان بگەێنین. ئەوش ئەوە بوو کە هەڵسەن بە دروستکردنی نۆرینگەیەک کە پێی درێن نۆرینگەی پەرستاری گەڕۆک. کاری ئەم نۆرینگەی ئەوەیە کە پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستیە، تەندروستی پزیشکی و پەرستاریە بەگشت هاوڵاتیان و بە تایبەتی بە نەخۆش لە ماڵەوە دەبێت و ئێمە هەر شتێکی بۆی جێبەجێ دەکەین و تاکو و کەمترین بەریەکەوتن ڕوو بدات و بە تایبەتی لەم باردۆخەی ئێستاکەتا کە مەترسی هەبوونی ڤایرۆسی کۆڕۆنا هەیە و بە شێوەیەکی بەربەڵاو لە هەموو جیاندا تەشەنەی سندووە و خۆشببختانە کۆمەڵێک دکتۆری پسپۆری جیاواز و بە ئەزمون لە نۆرینگەکەماندا کار دەکەن و کاریان بە شێوەیەکی زۆر ساڵاکانە ئەنجام دەدەن و هەر نەخۆشێک پێویستی بە خزمەتگوزاری دکتۆر بیان پەرستاری بیان هەر بەشێکی تەندروستی بوو ئەوە ئێمە دەتوانین بۆی بەردەست بکەین و بێەوەی لە ماڵەکەی خۆدا بێتە دەرەوە. یەک پسپۆریە یان چەند پسپۆرێکی جیاوازتان هەیە؟ ئەوەیەک بەڵێ کۆمەڵێک دکتۆری جیاوازمە هەیە لە پسپۆریە جیاوازەکان کە ئەزمموی چەندین ساڵیان هەیە لە پسپۆریەکەی خۆیاندا کە کار بۆ نۆرینگەکەمان دەکەن و ئەگەر نەخۆش پێویستی کرد ئەوە دەینێرین بۆ ماڵەوە تاکو نەخۆشەکە بینێت و چارەسەری تەواوی بۆ بنووسێت و ئەمە هەمووی بەخۆبەخشیە بەبێ بەرامبەرە. ئەو نۆرینگە هەڵی کاری ڕەخساندووە بۆ ئەمانە هەموو بە خۆبەخشی و کاری خێرخوازیە تاکو ئەم لەم قۆناغ و قەیراندا تێپەر دەبین بە خۆبەخشیە و پاشە کاکشیوان ئەو پسپۆریانەی کە هەتانە ئەوش لە ببوورە پێم خۆشە ناوی پسپۆریەکان ببەی بۆ ئەوەی کە خەڵک بزانن پسپۆریەکە و چۆن پەیوەندیتان پێوە بکەن. باڵێ یەکی لەو پسپۆرانێکی ئێستا کە بەردەستە ئەوش دکتۆرێکی خێزانی بەڕێز و بە ئەزمون و زیرەکە ئەوش دکتۆرە بێگەرت محەممەد ئەمینە پسپۆرە لە منداڵان هەناو ئافرەتان لە کاتی دووجیانیدا. ئەو دکتۆرە بە خۆڕایی نەخۆش دەبینێت و لەگەڵ کۆمەڵێک خزمەتگوزاری تەندروستی پەرستاری کاویش بە هەمان شێوە بە خۆڕایی بەردەستە بۆ گشت هاوڵاتیانمان. باشە پسپۆریەکە تەنها ئەو بوارەیە ینی بواری ژنان و ناڵبوونە یان بابەتی دیکەشتان هەیە و ئەگەر ڕوونتریش خەڵک چۆن پەیوەندیتان پێوە بکەن ئەگەر گرفتێکی تەندروستیان هەبوو؟ باڵێ ئەمە لە ماڵپەڕی خۆمان لە سوۆسیال میدیا ماڵپەڕێکی تایبەتی خۆمان هەیە بە ناوی نۆرینگەی پەرستاری گەڕۆک کە نەخۆش دەتوانی بە مەسیجێک بنێرێت و یاخود ژمارە تەلەفۆنمان لەسەری داناوە و دەتوانین پەیوەندیمان پێوە بکات و ئێمەش بە جوانترین شێوە بە بەرزترین کوالێتی لە خزمەت ئەو نەخۆشەدا دەبین و بۆی کەمترین بەریەکەوتن ڕۆ بدات و هەروەها باسی ئەوەت کە چەند پسپۆری لە نۆریگەکەماندا کار دەکاتن. گشت پسپۆریەکانمان هەیە پسپۆری جملە حەسەبی بەشی هەناو دکتۆری باتنی کلیە و دکتۆری چاو و هەموو پسپۆریەکانمان لە نۆریگەکەدا بەردەستە. باشە کاک شیروان خۆشبەختانە بەڵام لە بۆ کاری خێرخوازی بەڵێ بۆ ئەو کارانەی کە دەیکەن تەنها سەردانی نەخۆشەکە دەبێت ئەگەر بۆ نمونە نەخۆشەکە پێویستی بە دەرمان یان پشکنین یا شیعیان هەر بابەتێکی دیکە هەبێت ئەوەش هەر بە خۆبەخشی کارەکەی بۆ ئەنجام دەدەن یان نە ئەوە بە بەرامبەر دەبێت؟ ئەو کاریان ئەگە پێویستی بە فاسی خوێن بوو یاخود پێویستی بە چارەسەری بوو چارەسەری دەرمان یاخود ئەشیحا یاخود پێویستی بە ئیسحاب بوو ئەو لێرە ئەمە داشکاندنمان هەیە بۆ داشکاندنمان هەیە بۆ ئەو حاڵەتانە بە ڕێژەی 40 هەتا 45 داشکاندنمان بۆ هەموو ئەو نەخۆشانەکردێک کە پێویستیان بەو حاڵەتانە دەبێتن. بەڵام کارە خۆبەخشەکەمان زیاتر ئەوەیە کە دانانی ئەو دکتۆری و چەندی کاری تر و
کایتری وەکو پەرستاری لەگەڵ دکتۆرەکە کە پێش ئەوەی نەخۆش بچێتە لای دکتۆرەکە کارە پەرستاریەکانی بۆ ئەنجام دەدرێت و بە باشترین شێوە بە بەسترین کوالێتی بەڵام ئەمە پێش جگە لەم کارە چەندین کاریترمە هەبووە وەکو خۆبەخشی کە یەک لەوانە ئەوە بوو کە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا لە جیهاندا و بە تایبەتی لە شاری هەولێر هەڵساین بە بەشکردنی ماسک و دەستکێش بەسەرگشت هێزە ئەمنیەکانی شاری هەولێر و دەوروبەری و هۆشداریدان بەو کارمەندانی کە لەسەر شەقامەکاندا بوون هێزە ئەمنیەکان باشە کاک شیروان ئاگادارکردنیان ئەمە تەنها لە ناو پارێزگای هەولێر کارە دەکەن گشت ڕێکاریەکانی تەندروستی ئەنجام بدەن. کاک شیروان ئەم کارە تەنها لە ناو پارێزگای هەولێر ئەم کارەکان وەکو سەرەتا بەڵێ تەنها لە پارێزگای هەولێر و دەوروبەری ئەی بەرنامەتان هەیە بۆ شارەکانی دیکە تەنها لە ناو پارێزگای هەولێر و دەوروبەری ئەو کارە ئەنجام دەدەین بەڵام لە بەرنامەماندا هەیە ئەم پرۆژەیە زۆر گەورەکەین و ببینە شار و شارچکەکانی تری کوردستان. باشە کاک شیروان بابەتێکی دیکە ئەوەی کە خۆت ئاماژت پێیا پسپۆرەکانی دیکەش ئێوە ینی هەتانە ئەی لە بەرنامەتان هەیە کە بۆ نمونە پسپۆریەکانی دیکەش بکەن بە کاری خۆبەخشی خزمەتگوزاری بە خۆڕایی پێشکەش بە هاوڵاتیان بکەن؟ بەڵێ لە بەرناماندا هەیە و قسەمان لەگە چەندی پسپۆری جیاوازیتکە کردیە کە ئامادەی خۆیان نیشان داوە هەفتەی ڕۆژێک دێن تاکو ئەو باردۆخە تێلەپەڕین هەفتەی ڕۆژێک دێن بە خۆڕایی نەخۆش دەبینن ئەویش بەهۆی ئەو ئیتفاقی کە لەگەریان دەکەین بە خێرخوازی. باش لە بابەتی ڕوبەڕووبوونەوەی چەندی پسپۆریتکە کە بە خۆڕایی نەخۆش ببینن. لە بابەتی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا ئێوە چ کارێکتان کردووە چ هاوکاریەکی لایەن حکومیەکانتان کردووە جگەلەوەی کە باست کرد دابشکردنی ماسک و هەندێک بابەتی هۆشیاری؟ بەڵێ ئەمە وەچی باسم کرد ماڵپەڕێکمان دانەوە لە سوۆسیال میدیا بە ناوی نۆرینگەی پەرستاری گەڕۆک ئەو ماڵپەڕە هەموو گشت کار و چالاکیەکانی ڕۆژانەمان لەو نۆرینگەیەدا بڵاو دەکەینەوە وەکو ڕێکاریەکانی خۆپارێزی کە لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان بڵاو دەکرێتەوە ئێمەش دەگەێنین بە هاوڵاتیان و ڕێکاریەکانی خۆپارێزی بەردەست دەکەین و چۆنێتی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا و هەروەها بەنامەی زۆر زیاترمە هەیە لۆ ڕۆژانی داهاتوو هەفتانی داهاتوو کە بە خۆڕایی خزمەتگوزاری تری پزیشکی و پەرستاری پێشکەش بە هاوڵاتیانمان بکەین. باش کاک شیروان بابەتێکی گرنگ لێرە بابەتی کاری خۆبەخشیە چەند گرنگە ئێستا ئەمە بکەین بە بابەتێکی کللتوری بە تایبەتی لەم کاتەدا کە ئێستا ئێمە لە چەندی قەیرانی گەورەداین بە تایبەتی هاوڵاتیان زۆر چاویان لە تەندروستکارەکانە چ بابەتێک ینی ئەو ڕۆحێتێت چییە کەوا لە ئێوە کات بۆ نمونە کاری خۆبەخشی بەو شێوەیە ئەنجام بدەن ئەو ڕۆحێتەش پەخش بکەن بۆ کەسانی دیکە لە تەندروستکاران بۆی بتوانن هەمان کاری ئێوە بکەن. بەڵێ بۆی کارێکی خۆبەخشی ئەنجامدەی پێویستە ڕۆحیانەتەکی فراوانە هەبێتن و کارێکی وەها بکەیت کە بتانی دەوروبەر ئەو خەڵکە چیە هاو نیشتمانیەکە چیە هەموو خوشکە برایە دایکە باوکە کەس ئەویتر هەموو جیرانە ئیتر هاو نیشتمانی کەواتە ئەوانە بە هەمان شێوە یەکێکن لە ئەندامانی خێزانەکەیت و بۆیە ئەگەر هاتو کارێکی خۆبەخشی بکەیت ئەتوو دەتوانی بە ئاسانی سەرکەوتوبی لە ژیانی ڕۆژانەتدا و هەم کارەکە قیامەتیەوە هەم دنیاییشە هەم نەفسیەن هەست بە مرتاحیەکی زۆر دەکەی لە کاتێک کەسێک کە بەدەستی تۆ شفای لەسەر دەست تۆ خی گەورە شفای لە بۆ دەنێری ئەمە هەستێکی زۆر خۆشە کە پێ دەبەخشیت نەفسیەن. باش کاک شیروان چی بکەین ئەم بابەتە بکەین بە کللتوری زۆریش من ئاگادارم خۆبەخشی ینی ئێستا بۆ نمونە زۆر کەس قسە لەسەر ئەوە ئاکات کە بۆ نمونە پێویستیمان بە بنەمایەکی پتەو هەیە لەم بابەتە بە تایبەتی لە پەروەردەدا لە پەروەردەکردی منداڵەکانمان چ لە ناوەندە ڕسمیەکان بێت لە خوێندنگاکان
چ لەوەی لە مەسلەی پەروەردەکردنی کۆمەڵایەتی. بەڵێ بەڵێ ئەمەش دەگەڕێتەوە بەڕاستی پەروەردەکردنی هەر تاکێکی خێزان زۆر گرنگە لە بۆ ئەوەی کە ئەو کەسە هاان بدات کاری خێرخوازی بکات لە بەرامبەردا هیچ وەرنەگرێت. ئەوە یەکی لەوە هۆکارەکان ئەوەیە کە گوتمان پەروەردەکردنی دایک و باوک. دووەم ئەو کەسانی کە لە دەوروبەرتن هاند بدەن کە کارێکی خێرخوازی بکەیت و تاکو و زۆرتنی خەڵک لێوە بەهۆی سودمەند بێتن لەو کارە خێرخوازە کە تۆ پێی هەڵدەستیت. و چەندین هۆکاری تر هەنا کە یەکی لە هۆکارەکانی تر ئەوەیە کە تو دەتوانی لە پاڵ ئەو کارە خێرخوازیەوە لە مستەقبل زۆر بیرۆکەی جیاوازی ترت بۆ دێت کە دەتوانیت تیایدا سەرکەوتوو بیت. چ کارێک بکەین بۆ ئەوەی کە کللتوری خۆبەخشی بکەینە نەریت لای خۆمان؟ بەڕاستی پێویستی بە ڕحیانەتەکەیە کە ئەو یعنی پێویستی بە لێبوردەی نەفسی هەیە کە ئەو کارە ئەنجام بدەیت، پێویستی بە تەشجیعکردنی نەفسی هەیە. ینی زۆر کەس قسە لەسەرەوە کەم بۆ نمونە ئێمە پێویستە لە ناوەندە پەروەردەیەکان جگە لە پەروەردەی کۆمەڵایەتی ناوەندە پەروەردەیەکان لە خوێندنگاکاندا ئەو کارە بکرێت، ینی وا بکرێت کە منداڵ هەر لە خۆناغەکانی سەرەتاوە ڕابهێنرێت لە شوێنێکی وەکو خوێندنگا یەک لە کە ببینێ بۆ نونە مامۆستاکەی بێ هاوڕێکانی بێ یان وەکو پرۆگرامێک وا بێت کە لە ناو خوێندنگاکاندا خوێندکار ڕابهێنرێت لەسەر ئەو بابەتانە. بەڵێ ئەو بەنسبەت ئەو مامۆستانی کە چەندین ماگە ئەو هەموو فەرمانبەرەکان چەندین ماگە مەحاشەکانیان دواخراوە و پێویستە لەسەریان بە تێباربوونی ئەو قەیرانە ئێمە هەوڵدەین یەک دەست و یەکگر بین و شانبەشانی یەکتر بەبێ بەرامبەر هەوڵدەین خۆش کاری یعنی خۆبەخشانە کارێک بکەین کە گشت ئەو قوتابیانە لێوە سودمان بن بەهۆیەوە زەرمەند نەبن بەهۆی قەیرانە ئەو قەیرانی کە هەرێمی کوردستان تێکەوتووە و ئەو ڤایرۆس بەهۆی ئەو ڤایرۆسەوە سەرهەڵدانی ئەو ڤایرۆسەوە کە تێکەوتووە پێویستە ئەوان بەکاری ئۆنلاین کاری خۆبەخش ئەنجام بدەن و کارەکان لەسەر کارەکانیان بەردەوام بن تاکو زۆرترین سود بە قوتابیان و خوێندکارەکانماندا بگاتن. و هەروەها ئەو کەسەی ئەو قوتابی کە دەردەچی کە دەردەچی یاخود ئەو قوتابی کە دادەبڕێت لە خوێندن زەرەکی زۆری دەبێت بۆ کۆمەڵگا لە داهاتوودا. بۆیە وا باشە ینی هیچ ئالەتێکی مادی وەکو پارە و مەحاش کار نەکاتە سەر ئەو مێهنەی ئەو مامۆستایانە و لە وریان دابەزێننا بە پێچوانە دڵنیام ئەوان وریان زۆر بەرزتر دەبێتن و کاری خۆبەخشانەیان زۆر ئەنجامداوە ئەنجامیش دەدەن بۆی هاوڵاتیانی وڵاتەکەمان تێدا سەرکەوتو و سەرفراز بن. زۆر سپاس بەڕێز شیروانەمین سەرپەرشتیاری نۆرینگەی پەرستاری گەڕۆک کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمانەوە لە پارێزگای هەولێر لەگەڵمان نبوویت. لە کاتانەی کە ئێستا بە تایبەتی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنایە لە پێشووتریش لە ئەو کاتانی کە هەڵمەتی یەکەم ئەنجام دراوە یەکێک لەو ناوچانەی کە بە ناوچەی مەترسیدار ناوبرا شارۆچکەی دەربەندیخان بوو کە وەزارەتی تەندروستی بۆ خۆیان بە ناوچێکی مەترسیدار ناویان برد و کۆمەڵێک گرفتی زۆری تەندروستی لەو شوێنەدا هەبوو بە کاری زۆر کەس کە لەوێ توانیان هاوکاری دەربەندیخان بن و دەربەندیخانەکان خۆیان بە هۆشیاری هاوڵاتیەکانیان و کاری زۆر لە کەسە ئیداریەکانیان توانیان کۆنتترۆڵی ڤایرۆسەکە بکەن لە ناو دەربەندیخان و تاوەکو ئێستا بابەتەکەش لە ناو دەربەندیخان لە قۆناغی مەترسیدا ماوەیەکی زۆر دەبێت تێپەڕیوە گرفتێکی ئەو تۆیان نییە تا ئەم کاتانە. ڕۆڵ زۆر کەس وەکو گوتمان ڕۆڵیان هەبووە بە تایبەتی پابندبوونی هاوڵاتیان و شیاری هاوڵاتیان. یەکێک لەو کارکتەرانی کە ڕۆڵێکی گەوران هەبوو لەو بابەتەیە دکتۆرە سازانە کە بۆ خۆی هەمووکو ژنێک و لە هەمان کاتیشا کە بەڕێوەبەراتی تەندروستی دەربەندیخانە کارێکی
ینی ئەبنۆرماڵیان کرد کارێکی ناساییان کرد کە توانیان دەربەنی خان بگەێنن بەم قۆناغا. فیچەرێکمان ئامادە کردووە لەسەر دکتۆرە سازان دیوێکی دیکەی ژیانی دکتۆرە سازانە دیوی کۆمەڵایەتی و کاتەکانی ژیانی چۆن بەسەرەبات بابینەری بین. لە شارۆچکەی دەربەندیخان لە ڕۆژی 21 سەی ئەم ساڵ یەکەم حاڵەتی توشبووی کۆرۆنا تۆمار کرا. ڕۆژی 23 سێ وەزارەتی تەندروستی دەربەندیخانی بە ناوچەی مەترسیدار ناوبرد، بەڵام هەندێک کەس ڕۆڵێکی کاریگەریان هەبوو لە دوورخستنەوەی مەترسیەکان. یەکێک لەوان بەڕێوەبەری تەندروستی شارۆچکەکەیە. ڕۆژی 23 چوار لە دوای تۆمارکردنی 33 حاڵەت و دوای بڕیارە دروستەکانی ئازایانە ڕایگەیاند چی دیکە شارۆچکەکەمان ناوچەی مەترسیدار نییە و لە ژێر کۆنتڕۆڵدایە. سەرجەم توشبووەکان چاک بوونەتەوە. ئەو تیمانی دروستمان کرده بوو بە هەوڵی کارمەندانی تەندروستی و پزیشکە پسپۆڕەکان و توانم بڵێم وشیاری ئاستی وشیاری خەڵکی شاری دەربەنیخان کە لە ئاستێکی باشایە. ئەمە هاوکار بوو بۆ سەرکەوتنێکی زۆر باش بۆی بتوانین سەرکەوین بەسەر ئەو حاڵەتە زۆرانی کە لەو کاتەیە تۆمار کرابوو لە دەربەنیخان و لە هەمان کاتا کە لەگەڵ تۆمارکردنی ئەو حاڵەتانە ئێمە بە بەردەوامی سەپۆرت و پشتگیریمان هەبوو لەلایەن چەندین کەسایەتیەوە کە هاوسەرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سوپاسەوە بۆ بەڕێزیان خۆی مەیدانی هاتە ئێرە بۆ ڕەوانەوەی خەمی خەڵکی بۆ ئارامکردنەوەی خەڵک لەوەی کە ئێرە ناوچەیەکی جوان و مەترسیدا نییە. ئەو کاتانە بەڕاستی توانم پێ بڵێم هەر نەڕۆشتی نەماڵەوە، یعنی کە ڕۆژ ئەبووەوە لە دەوام بووین لە هەشتی بەیانی وکە چۆن لە ئینزارابیت لە دەوام بووین هەتاوەکو 12 شەو. زۆربەی کاتە توانم بڵێم خواردنی نیوەڕۆ و ئێوارە و بەیانیمان کۆ کردبووە لە ژەمێک یان دوو ژەمە وەکو تریژ ینی ئەو کاتۆکو خۆتانی زانن کەرەنتین بوو، خەڵک لە دوکان و هەموو شوێنەکانیش داخرا بوو. زۆربەی کات لە ماڵەوەش خواردنیان بۆ هێنان بۆی لە نەخۆشخانە من خۆم لەگەڵ ئەو چەند هاوکارم کە زۆر نزیک بوون لێمەوە چەندین جار لە خەستخانە نانمانە خوارد بەڕاستی نەمانەتوانی بڕینەوە ماڵەوە چونکە ڕۆشتنەوە ماڵەوەکە چۆن بووە ڕۆشتە ماڵەوە لەپەر ئێمە بەردەوام بڵێن لە ئینزارا بووین حاڵەتێک تۆمار ئەکرا لە بەهۆی ئەو تێستانی کە وەرگیرا بوو نەتیجەکان پێڕاگەێنرایەوە. بەڕاستی پێ بڵێم من قورسە بۆ ژنێک ئەوەی کە بە من کرا ئەتوانم بڵێم شەرنی هەموو کەس توانێ بیکە بەس من بۆی ئەو بارودۆخە تایبەتی خۆم کە هەمە کە ئەتوانم بڵێم لە ماڵەوە دایکم و باوکم و خوشکەکانم زۆر هاوکار من بەڕاستی و ئەرکی ماڵەوەیان لەسەر من هیچ نەهێشتووە. من ئەتوانم بڵێم بەتەنیا تەرخانم بۆ کارەکەم. زۆر کەس لە دەربەندیخان شایەتی بۆ حەکیمانە کارکردنی بەڕێوەبەری تەندروستیەکەیان دەدەن. بەدڵنیایەوە تو کاتێککە تکەسی بەرپرسی یەکەمەکەت کە دکتۆرەیەک بێن ناو دایرەکەی خۆت بۆ ڕۆحێتە مەسەڵەن تا درەنگانێکی شەو لەگەڵ تۆ ببینێتەوە و هەوڵدانی و بەدوەدا چوونی بۆ شتەکان بۆ پەڕی مەسوولیەتەوە بۆ پەڕی ڕادەی هەستی مەسوولیەتەوە بێ تۆش هەمان شتەکەی بەدڵنیایەوە وجودی دکتۆرە سازان پێم وابێ ناڵێن بە تەکیدی بەڵام دوورە ئەگەر کەسێکی تر بواە بەم شێوازە بەم سەرکەوتویە بەویش لە قدرەتی دروستکردنی ئەو هەماهەنگیە ئەو کۆدەنگیە ئەو هاوکاریکردن ئەو ڕۆحەمانەوەی کە لە ناو ئێمە دروستی کرد بوو تەنانەت ئێمە لە مەترسی نەخۆشینەکەیش نەترساینانی گوڕێکی وایە بە تیمەکانی ئێمەدا بوو لە ڕاستیە کە ئێمە هەمومان حەزمانە کرد ئەوەی کە ئەوەی لێ ئێمە بیکەین نەک لە بەرەوەی کە مدیرمانە لەبەر ئەوەی کە ئاوا هاوهەنگە لەبەر ئێوەش خەمخۆرەوەکو ئێمە. لە نەخۆشخانەی گشتی شارۆچکەکەیان وەک پزیشکێک کار دەکات. تەمەنی 37 ساڵە و ساڵی 2008 کۆلێجی پزیشکی زانکۆی سلێمانی تەواو کردووە و لە ساڵی 2017 ماستەری لە نەخۆشیەکانی ژنان و منداڵبوون بەدەستهێناوە. کاتی ئێمە ویست بێتمان لە هەر کاتێکا بوو بێت تەلەفۆنمان بۆ کردبێ هاتووە سپاس بەخوای تایسە مشکلشمان دروست نەبووە لەگەڵ خۆینە لەگەڵ نەخۆشە کاتەکان ئەگەر درەنگی شەو بوو بێت هەر کاتێک تەلەفۆنمان بۆ کردبێ هاتووە بەڵێ بێگومان وەکو تاعاملی نەکردو بڵێ من بەڕێوەبەرێک نەخێر نەخێر بەعکسەوە ئێمە بەڵێ زیاتریش تۆ سازان بە حکومەوەی خەڵکی شارەکەیە زیاتر بەدەممانەوەی لە ڕاستیە.
لە ماڵەوەش زیاتر سەرقاڵی وەڵامدانەوەی نەخۆشەکانیەتی و هەندێک کاتیش بۆ نوێکردنەوەی زانیاریەکانی تەرخان دەکات. دەڵێت خەونی زیاتر گەشەپێدانی وڵات و شارۆچکەکەم هەیە. کەمتر کاتم بۆ جێبەجێکردنی خودیا و حەزەکانی ژیانم هەیە. جاران فیلم و زنجیرە دراما ئەوانە سێرم ئەکرد متابعەشم ئەکرد بەس ئێستا بۆم ناکرێت بە حکمی ئیشەکەم چکە دا ئەبڕی بمانێ نەمانەوەی کە دکتۆر بێ خەڵک زۆر پەیوەندی پێوە ئەکا ئەو کاتەشی لە ماڵم ئەتوانم بڵێم زۆربەی تەرخانە بۆ خەڵک خواردن حەزت لە چ خواردنێکە؟ خواردن ئەوەی خۆش بێ و باش بێ ئەی خۆم ئیتر خواردنی خۆش بە ئاوچی هەبێت و تەندروستیش بێت گوێ بەو ئەم دەست بۆ خواردانە زیاتر بم زیاتر ئەگەر خواردن زۆریش دانرا بێت زیاتر ئەوانە خۆم کە بۆ سەحەت باشن. ینی خواردنە کوردەوارەکانی خۆمان بینە چۆنە لەگەڵیان کوردەوارەکان وەکو مەسەلەن یاپراغ ئەی خۆم زۆریش نابەست ئەی خۆم یعنی کفتم زۆر حەز لێ ئەوە هەبێ ئیتر زۆری لێ خۆم قەیسی خۆم ینی ئەوانە هەرگو زیاتر بڵێم نەکرد بۆ تێربوونێکیش وەکو حەزێکیش مەسەلەن قەیسی زیاتر کە حەزم لێ بێ لێ قەیسی خۆم کفتەوتمان خۆشە ئیتر خۆت خواردن حەزەکەیت لە چی کابانێکی باشی تەسەورەکەم ئەگەر بیکەم زۆر باش بم بەس لەبەرەوەی خوشکەکانم هەیە شکر بۆ ئەوان زۆرتر ینی ئەیکەن خواردن حالیان ینی ئێستا فترێکی زۆرە لەگەڵ ماڵی باوکت ئەژیت من لەگەڵ ماڵی باوکمم لەگەڵ دایکم و باوکم هەر تەنیا دوو خوشکم هەیە برام نییە ماڵی خۆمان و ماڵی هەردوو خوشکەکەم بە تەنیشتی یەکەوە وەکەوەی کە ئەیبینن ماڵی خوشکی گەورم دەستی ڕاستمانە خوشکی ناوەڕاستم دەستی چەپمانە خۆشم لەگەڵ ماڵی دایک و باوکم ئەژیم ئیتر ئەتوانم بڵێم زۆربەی کات خواردنەکانمان بەیەکەوەیە کاتێکێکیان خواردنێکیان دروست کردووە کە هەمومان بە ئەم حەزمانێتی لە ماڵە کۆبینەوە ئەی خۆی ئەی خۆت بەشی ناوخۆی بینیوە قسمی داخلی ئەیچەند ئەبینیمە قسمی خواردنێکت حازرەکە لە داخلیات زیاتر خواردن لە داخلی خۆتەزانی شتێکی سەری حازرەکە یا سوورەوە کراوەیەک یان برنجش لەیەکی سەری ئیتر هەر ئەوە ئەمانتوانی زیاتر ئەوە حازرکەین خاستن ئێمە تەلەبەی کۆلێژی پزیشکی بووین کابانی یانیڵێ من لە ما زۆر مەزبووتم لە خواردن حازرکردنەکانە واللهی یاپراغم خراپنی یاپراغی کە لەرم ئەکرد خۆشم کردەوە جاران ئێستاکە بەم ناکرێ هینیش ئیتر بڵێم ئەی بینێت لەگەڵ شیرینی شیرینی زۆر نایزانم چکە زۆریش حەز ناکەم شیرینی بخۆم مەگەر ئیتر بێتە بەردەستم شتێک بێت ئەگەر نا حەز ناکەم زۆر بخۆم کارکردن لە ماڵەوە چ کارێکەکەی شی ماڵەوەکەی واللهی ئەم فترانەیە زۆر بەڕاست لە ماوەیە زۆر مەشغوڵم زۆر بەکەمی بۆ مەکری ئیش و کاری ماڵەوە بکەم سپاس بە خوشکەکانم ئەوان زۆربەی ئیشەکانەکەن هەردوو خوشکەکەم بەس من خۆم زۆر ئیش ناکەم مەگەر شتێک بۆ حەزی خۆم خەریکی گوڵێک بم ئاوانی گوڵێکە خەریکی ئیشێک کە خۆم حەزی پێ بکەم بیکەم ئەگەر نەوەڵا زۆر ئیشی ماڵەوە ناکەم. فرەکاریەکەی پێویستی بە وزەیەکی زۆر و توانایەکی گەورە هەیە دەیەوێت لە شوودارێکی ڕێک و تەندروستیشی هەبێت. بەم هەموو کارەمەوە بەم هەموو مەشغوڵیەم کە هەمە هەتا کۆت بێتە شەویش هەریە وەرزشی خۆم ئەەکەم ڕۆژانە هەوڵێم لە هەفتەیەەکە ئەوەنی کە جسمم پێویستی پێێتی لە هەفتێکا 5 ڕۆژ 4 ڕۆژ 5 ڕۆژ بێن بۆ وەرزشکردن هەر جارێکیش کە بێم سەعاتێک بۆ سەعاتونیوێک ئەمێنمەوە لە ڕێزەکردن ئەو وەرزشانی کە ئەنجام دەم زیاتر وەرزشەکان بڵێم کاردیۆ ئەەکەم هەوڵێم ینی کاردیۆی تیابێ هەڵگرتنی قورسایی تیابێت بۆ ئەوەش بۆ دروستکردنی ماسولکە باشترە طبعاً چکە کە تۆ وەرزش پێویستی پێێتی وەرزوانەکان خۆیان باشتری زانن بەس ئەوەی کە بۆ تەنها بۆ سەحەتێکی باش بۆ لەشێکی تەندروست پێویستە و بۆ تاڕادەیەکیش بۆ ئەوەی شێوازی جسم لە شولارێکی ڕێک بێنێتەوە. ئێستا هەنگاو بە هەنگاو خۆناغەکانی ئاسایی بوونەوەی ژیان لە دەربەندیخان دەستی پێکردووە و چل ڕۆژ دەبێت هیچ حاڵەتێکی توشبوو بە کۆرۆنا لە ناو شارۆچکەکە تۆمار نەکراوە. کاتی ئامادەکردنی ئەو فیچەرا و کاتە بوو کە نزیکەی چل ڕۆژ تێپەڕی بوو هیچ حاڵەتێک لە دەربەنیخان تۆمار نەکرابوو هەر بۆ ڕوونکردنەوەی بۆ بینەران دەچینە سەر تەوەری سێمی بەرنامەکەمان لە تەوەری سێمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر وەرزشکردنی منداڵان بە تایبەتی لەم کاتانەی کە ئێستا زۆر خەڵک دەڵێن پاشترین خۆپارێزی ئەوەیە کە لە ماڵەوە بمێنیتەوە ئەگەر کارێکت نییە بەی شوێک نەچیتە دەرەوە هەنی دیارە زۆربەی منداڵانی شێستا کاریان نیە لەبەرەوەی خوێندنگاکان داخرابوون بووە
وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی ڕایگەیاندووە کە ڕێگە بەکردنەوەی هیچ خولێکی بەهێزکردن و هیچ خولێکی دیکە نادەین. کاتە ئێستا زۆربەی کاتەکان مناڵان لە ماڵەوەن، کارێکیان نییە. ئەی چۆن وا بکەین کە ئەم منداڵانە وەرزش بکەن کە بێگومان ئێستا گرفتێکی گەورە هەیە، منداڵان زیاتر گرنگی بە یاری ئەلیکترۆنیەکان دەدەن، ئەوەی کە کۆمەڵی گرفتی گەورەویان بۆ دروست دەکات. زیادبوونی کێش، کەمخەوی، گۆشەگیری لە ماڵەوە مانەوە زۆر ئەم بابەتانە وای لێ کات کە مناڵێک بێت، مناڵێکی ئەوە نەبێت کە پەروەردەیەکی تەندروست و گەشەکردنێکی تەندروستی هەبێت. ئەگەر وەرزش بکە ئەم منداڵێکی بێگومان جیاوازتر دەبێت لە بڕوا بەخۆبوون، لە دووربوون لە هەندێک گرفت، لە زیاد نەبوونی کێشی، لەوەی مێشکی فراوان دەبێت، لەوەی لە گۆشەگیری نابێت، لەوەی کە ڕوحەتێکی وەرزشی ئەبێت، وا دەکات کە بە کۆمەڵ بە تیم هەندێک کار هەیە جێبەجێ بکات. هەمووم بابەتانە بابەتی گەورن کە وا بکەین کە منداڵەکانمان هەم بدەی وەرزش بکەن. چۆن وایان لێ بکەیت بابەتە ئەلیکترۆنیەکان، ئایپاتەکەیان فڕێ بدەن، یاری ئەلیکترۆنیەکان فڕێدەن، فیزیکی وەرزشی فیزیک جستەی ئەنجام بدەن. ئێستا هەندێک خول هەیە، یەکێک لەو خولانەی کە سنتەری کیتس سپۆرت کیتس ئەنجامی دەدات لە ناو شاری سلێمانی، چەند خولێکی جیاوازیان ڕاگەیاندووە، بەڵام بەهۆی تاوەکو ئێستا حاڵەتی شاری سلێمانی لە مەترسیدایە، کۆڕۆنا بۆ دوێنێ لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 100 کەسی دیکە ڕاگەێنرا لەبەرە خولەکانیان ڕاگرتووە ئێستاوان، بەڵام بەنیازن لەگەڵ ئاسایی بوونەوەی دۆخەکە لەگەڵ ئەوەی کە هاوڵاتیان بە تەواوی پابند بوون بە ڕێنماییەکان و ئەم داتایانەکەم بوونەوە ئەوان خولەکانیان دەست پێ بکەن. بەڵام ئێمە قسە لەسەر دیوێکی دیکەکەین، هەم قسە لەسەر خولەکانیانەکەین، هەم قسە لەسەرەوەکەین کە منداڵەکانمان چۆن ئێستاهانیان بدەین وەرزش بکەن و ئەو جۆرە وەرشانە چین کە دەتوانن لە ماڵەوە یاخود لە ناو کۆڵانەکان منداڵێک ئەگەر بۆ نمونە کۆنتاکت نەبوو بە پابندبوون بە ڕێنمایەکانیان توانی بچێتە کۆڵانەکان یاخود پارکێکی نزیکیانە وەرشانە ئەنجام بدەن. میوانداری بەڕێز مامۆستا نورەدین حەیدریمان کردووە کە سەرپرشتیاری پەروەردەی هەیە و هەروەها بەرپرسی سنتەری سپۆرت کیتسا لە ناو شاری سلێمانی. مامۆستا ڕۆژ باش بەخێر بن. ڕۆژتان باش، زۆر سوپاس. زۆر سوپاس. مامۆستا چەند گرنگە منداڵەکانمان ئێستا هام بدەین بۆ ئەوەی کە وەرزش بکەن، چۆن وایان لێ بکەین کە مۆبایل و ئایپادەکەی فڕێبات و وەرزشی فیزیکی ئەنجام بدات؟ وەکو لای جەنابتان ئاشکرایە لە هەموو جیهانیش ئاشکرایە، ئیمساڵ گەورەترین کارە ساتێکی کەونی بڵین کە ڕوویە ئەویژەوە بوو کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بووە. ڤایرۆسی کۆرۆنا کاری کردە سەر هەموو چالاکیەکانی مرۆڤایەتی لە هەموو سێکتەرەکانە، بە تایبەتی لە قوتابخانەکانە کە قوتابخانەکانی ڕاگرت 300 ملیۆن کەس کە مناڵن بەشداری چوون بۆ قوتابخانەکان ناکەن. لەبەرەوە ئەم مناڵانە زۆرینیان لە ماڵەوەن. وای شەخۆی عادەتەن وەکو سێکتەرە سەحەکەش پێمانەڵێ کە بێ پێویستەکە مناڵەکان لە ماڵەوە بن یان کەسەکان لە ماڵەوە بن بۆی تووشێ وەبایە نەبن، تووشێ و ڤایرۆسە نەبن. کاریگەری گەورەی ئەمە لەسەر مناڵان چۆن بوو؟ مناڵان سیستەمی خواردن و خەوتن و دانیشتن و بەرنامەکانی ژیانیان هەموو لێ تێکچوو. لێرە ئەگەر سیرمان کردبێت مناڵانمان کەمترینیان وەرزشەکان وەرزشە جەستەی فیزیکەکانەکەن، زۆرینیان وەرزش و یاریەکانەکەن کە بە ئەلکترۆنیەکانە. زۆرینەی مناڵەکان تا بەرە بەیان شەونەخوونیەکەن. وای لێ هاتۆ کە بەیانی دەوامی نەبێ بڕوا بۆ قوتابخانە. ئەو چەند ساعتێکە لە قوتابخانە بوو ئەگەر هەر هیچی نەکردایە لە قوتابخانەکە، پێشەکی ژەمێکی خوارد، چەند جوڵەیەکیە کرد، ئەو زەی لە لەشیا بوو ئەی گۆڕی وزەکەی گۆڕی بە ڕێکارێکی باشتر، بۆ نمونە ڕاکردنێک، یاریکردنێک، تێکەڵبوونێک. ئەمانە وای لە مناڵەکە کرد، مناڵەکە هیلاگە بوو، جەستەییەن و دەرونیان هیلاگە بوو. کاگەڕایەوە ماڵەوە دوای کتێب و مەکتەب و ساعی و شتەکانی ئەخەوت، کەواتە سیستەمی خەوتن و دانیشتن و خواردن و هەموو شتەکانی بە شێوەیەکی بەرنامان ڕۆی بڕێ. بەڵام ئێستا لەم کاتی ئێستامانە بە حکمیەوەی کە هەموو سیستەمەکان تێک چووە، مناڵ کەمترین جوڵە ئەکە. لەم جوڵەیە کە کەمترینەیە کە ئەم وەرزەی کە کەمترین جوڵەکە بێ هانیان بدەین. چۆن هانیان بدەین؟ بەڵێ چۆن هانی مناڵەکان بدەین کە ئەم جوڵەوەی بکە کە ئەم یاری وەرزشێ بکە. ناچار ئەمە زۆرینەی کاریگەریەکان کە لەسەر مناڵەکان لە ناو خێزانەکانە بێ، هەر خێزانەکانی ژەمانە چاپ بکەن، ئێمەش بە چاوڕوونیان بێنێم. ئێمە وەکو خۆمان وەکو سنتەرەکەمان، وەکو سنتەری سپۆرت کیتس، وەکو فێرگەی سپۆرت کیتس، خولێکمان ڕاگەیان ئەو خولە
بۆ پاڵپشتیکردن لە مناڵان بۆ پاڵپشتیکردن لە جوڵە و وەرچی مناڵەکان کە بێن لەلای ئێمە ئەم چەند مانگە تعویزی و چەند مانگە بنەوە کە لە ماڵەوە دانیشتون کە لە ماڵ و سیستەمەکانیان هەموو گۆڕاوە دانیشتن و نووسن و خەوتن و خواردنەکانیان چکاگەر بێتە لای ئێمەش عینش تاقێک دەیەتە دەرەوە ئەو تاقیکە هاتە دەرەوە پەروەردەی لەشێکە پەروەردەی خواردنێکە پەروەردەی کاتەکانی هەمووی دیارەکرێ بووی لێرە چۆن هانی مناڵان بین کە وەرزش بکەن ناچاری نێمە تەوعیام بکەین ڕای بگەینین کە پێویستەکە منافسەیە وەکو یاریکردنی لەگەڵ دایک و باوشیانە بیکەن بۆ نمونە کۆمەڵە یاری زۆر بەسیدەیە کە باوشانەیەکە کە دایشانەیەکە لەگەڵیانە ئەتوانن بیکەن پێشکەوتنێگەل لە حوشەکەی خۆیانە لە باخەکەی خۆیانە هەر نەبوو شناوکردنێک فیتنێسێ جوڵەی لە شولاریان وا لە مناڵەکان بکەین تۆزێک دوورکەونەوە لە یاری ئەلکترۆنەکان نەک مناڵەکان مەشغوڵکەین بە یاری ئەلکترۆنەکانەوە بەداخەوە ئێساوای لێ هاتووە کە مناڵەکە بێت تااقە دەبێت کە ئەگری کە داوای شتێگەکە یان کە مناڵەکە زۆر بێزارە بێ بڕۆ ژوورەکەی خۆت بڕۆ یاری ئەلکترۆنەکان بکەیان مۆبایلەکەیان ئایپاتەکەینێ ئەمە ژوای لە مناڵەکان کردو مناڵەکانمان زۆری تەمەڵ بوون زۆریان کێشەکانیان زیایی کردووە ناچارە بێ بیان نێرینە دەرەوە لەم وەزعی ڤایرۆسیشە چوونە دەرەوە خەتەرە ئەبن بە هەڵگری ڤایرۆسەکە گەر تووشیش نەبن بە هەڵگری ڤایرۆسەکە باشترین شێوە بۆ ئەوەی مناڵەکان هان بین بۆ وەرزشکردن زیاترینیان ئەوەیە کە بێڵین کاتی خۆی بە تەواوەتی بخەوێ لە کاتی خۆیان بۆیان دیاری بکەین بۆ خەوتن کاتی خۆیان هەستن زائیدن خواردنێکی تەندروستیان بینێ ئەم خواردنە تەندروستانە چیە فاسفود با تۆزێ دوورکەوینە لە خواردنە خێراکان هەوڵبین خواردنی ماڵەوە زیاترین ئەو خواردنانی کە سەحی ئەو خواردنە سەحیانە بخۆن جوڵەکانی یاریکردنەکان لە باتیەوەی ئێمە ئایپات و کۆمەڵک یاری ئەلکترۆنیان بۆ بکڕین با پاسکیلێکیان بۆ بکڕین با ئەو کۆمەڵە یاریان پێ بکەین بە جەستە جوڵە ئەکا یعنی جستیان ئەجوڵێنێ ئێمە زۆری نەمانوای لێ هاتو ێسانە کە دەرئەچێ مناڵەکەمانیان نەمانێ پاداشتی بکەین بەچی پاداشتەکەین یان یاریکی ئەلکترۆنی بۆکرین یان تەلەڤیزیۆنێکی وای بۆکردن کە بتوانێت یاری ئەوەی پێ بکە وامان لە مناڵەکان کردو دەرونیشان نەخۆش کەم مناڵ هەیە بتوانێت دێسانە تەحملی شتەکان بکات بێگومان ینی بەپێی حکومی پسپۆڕیەکەت کە سەرپەرشتیاری پەروەردەوی هەروە لێ پساوی سنتەرێکیشی بێگومان هەندێک زانیاری تەندروستیت لەسەر وەزشی منداڵان هەیە منداڵێک لە ڕۆژێکا بۆ نمنا هەم مرۆڤەکان دیاری کراوە بەپێی تەمەنیان ئەوەندە کیلۆمەتر بڕۆی یان ئەوەندە ڕابکەی یان ئەوەندە بجوڵی ئەگەر منداڵێک بۆ نمونە لە کۆڵانەکەیانە کۆنتاکتی لەگەڵ مناڵی کەیان دەبێت بتوانێت لە کۆڵانەکەی خود پارکێکی نزیکیان هەبێت کۆنتاکتی لەگەڵ کەسان نەبێت ئەتوانێت چەند جوڵە بکات ینی بۆ نەگەر باوکەکەی بێوە ڕاکردنێکیان وەرشێ بکە منداڵەکەی باوکەی لەوانە 5 کیلۆمەتر 7 کیلۆمەتر بڕوا منداڵەکە ئەبێت چەند بڕوا بەپێی توانایی جەستەی خۆی دیاری نەکراوە چەند بڕوا کەوتوتە سەر بوونی مناڵەکە ئێستا بڵێ نوونەڵین ئێمە مناڵمان هەیە خۆمانڵی ماخۆلانێتی دانیشتن نازانێ چەند بجوڵێ کێشەی نییە بەڵام خۆی سەحیەن وەکو سنتەری سەحی وابزانم هەرە هێڵس نیودەی سنتەرێکی تۆبیە ئەکۆڵێتەوە لە تۆبی ڕاضە بە تایبەتی لەسەر مناڵە ئەڵێ پێویست دەکا مناڵ هەفتەی 3 ڕۆژ تەمرین بکات 3 ڕۆژەکە لە نیو سعات بۆ 45 دقە ڕاهێنانی سیستەمی لەش بکات بۆ ئەوی ئەو وزەیی کە هەیەی بە شێوەیەکی سیستەمی ونی بکە نەوەکو هەر بە جوڵەیەک و حرەکەی لا ئیداری بیکە لا ئیرادی ئەفو ئێمە کە ئەڵین لەگەڵ باویان لەگەڵ دایک ئەمە بکە ئێمە لە ناچارە لە ژوورێکە لە شوێنەکە قەتیسمان کردووە اینجا ئەمانێ و منافسێ بکە وڵی تونەڵی ئەگەر باوکەکەی جوڵە بکە مناڵەکە حەزەکە لاسایی بکاتەوە ئەی ئەگەر بێ بە منافسە چۆنە بێ بۆ نمونە من 20 شناوم کردووە مناڵەکە و قوتی شناوی نییە هەر هیچ نەبێ سەریە جوڵێنێ ملیە جوڵێنێ لەگەڵتا تەمرینی وەرگم کردو ئەویژەیە لەگەڵمە جوڵەیەک و ڕاکردنێک و پێشکەوتنێکەکەین ئەی نێرم بۆ شتێک بابە بە خێرایی بڕوا بە خێرایی بگەڕێتەوە کەواتە ئێمە مناڵەکان وا لێ بکەین جوڵەکە ئێمە ئاڕاستیان بکەین ئەگەر مناڵ بن بەڵام بڵێتون لە 12 ساڵ بەرەوە سەرەوە پێویستی بە ڕاهێنانێکی تەواوەتی هەیە پێویست دەکات کۆمەڵە ڕاهێنانی بێتی کە بۆ بوونی و لەشی ئەو بێ بەڵام بڵێن ئیلا تهدید کراوە ئەوەنە بجوڵێت نەخێر تهدید نەکراوە ئێمە وەکو خۆمان لە فێرگەکەی خۆمانە ڕاهێنانەکانمان چۆنەکەین مناڵەکان والی ئەکەین بە حەزی خۆیان بجوڵێن بەڵام بۆ فێرکردنی سیستەمی یارێکە هەوڵێن بەیارێکی بچوو وای لێ بکەین ئەو شتە بکە چۆنێتی گرتنەوەی تۆپ یەشێکە خینە ناوە بۆ نمونە تۆپەکە چۆن بگرێتەوە بەڵام ناحی سەحی گرتنەوەی تۆپەکە وا لە مناڵەکەکەین پێشتر پێی ئەڵین بەڵام هەوڵێن بەهۆی یارەکەەوە بیگرێتەوە ئەم جاران کە تۆپەکەت هەڵا لە ژێرەوە تۆپەڵمەیە ئەوێ دەست بەرە گرنگێکی هەیەنی مناڵان ئەم وەرزشە فیزیکی ئەنجامدەن چ گرنگیەکی هەیە خۆمان هەمومان نەزانین وەرزش خۆراکی ڕۆحە مناڵیش هەست بەوە ناکە دەرکی پێ ناکە ئێستا کەی دەرک بەوە ئاکە گەیشتە تەمەنێک کە گەیشتە تەمەنێکی زۆریش یان کە گەورە بۆکو خۆمان ئێستا تازە لەم تەمەنەیە شاخەوانی و جوڵاکەین لەم تەمەنەیە کۆمەڵێک ڕاهێنانەکەین کە ئەبووە پێشتر بمان کردایە سوودەکانی زۆرن یەکەم
بۆ ئەم کاتەی ئێستامان کە گەورەترین کێشە ڤایرۆسەکەیە کارکتەری سەرەکی ڤایرۆسەکەش ئەو ڤایرۆسە وردە لەسەر سیەکانە مناڵیش بە جوڵۆ و یاریکردن تەمان جیهازی تەنەفوسی بەردەوامە جوڵەیە زۆر کەم ڤایرۆسەکە لەوێ ئەتوانێت جێگیر ببێت نەک مناڵ هەموو کەسێک هەتا وەرزش زیاتر بکەین مەناعی لەش زیاترە بێ وەرزش خانەکان زیادەکە بڵین هەموو نەخۆشیەکانی تر خاناکوژێ بەڵام بە عکسی ئەوە گرنگی وەرزش چییە خانەکانە بۆ زیاکەیەک لێک خانەکان زیاکە ئەو خانە مردوانە هەموو فڕێە لایە بە کەواتە لە باتیەوەی تۆ تووشی نەخۆشیێک بێ خانەکانە بپوشێتەوە تۆ بەردەوام خانەی بۆ زیاکەی ئەم بەردەوام خانە زیاکردنە وای لێ ماسوولکەکانە بەهێزە بێ وای لێ توانا و مەناعەت زیاد بێ زائیدەن تەنەفوس و بڵین مەرجای تەنەفوسی تۆ دایم بەکراوەیە هەیە دایم ئۆکسجین لە خوێنەوە ئەڕوا وردە بۆ لەشە کەواتە کەمترین معڕەزی بۆ وەرگرتنی ئەو ڤایرۆسە یاوەکو احتیمالی زۆری هەیە هەڵگریبی بەڵام پێتی ناوێرێ زائیدەن تۆ مناڵ لە چۆ دای بنی شوێنی باری دەرونی تێک بی بەم یاریانە لە چۆ متعەیەک ببینێ لە ڕاکردن و یاریکردن و منافەسەکردن لە چوو بە فیزیکی بە لەشی جوڵەی بەردەوامی هەبێ کە ئەم هەموو شتی باسمان کرد سوودی هەیە بووی لە چوو تۆ مناڵەکە لە یاریەکی پۆبجییان لە یاریێک لە یاری ئەلکترۆنەکانە فێری جوێنی قسەیەکی ناشین بێ فێری تووڕێی بێ نەوێری پێ بڵێ بڕۆ بۆ لاو چکا بە دەسێوەیەتی گوێت بۆ ناگرێ تەرکیزی نامێنێ کەواتە لە هەموو حاڵەتێکە وەرزش خۆراکی ڕۆحە خۆراکی جستەیە کە پێویستە ئێمە مناڵەکانی لەسەر پەروەردە کەم خەوی قەڵەوی کە ئەمانەمە گرفتی ئێستا زۆربەی گەورەترین کێشەی مناڵی ئێستامان ئێستا زۆرینی کە پەیوەندی بە منەوە کاڵە مامەسا دوو کێشەی زۆر گەورەم هەیە یەکەمیان مناڵەکەم گۆشەگیرە تێکەڵی هیچ مناڵێکی تر نابێت هەتاوەکو کۆمەڵە مناڵمان هەبوو نردیان پار لە لای ئێمە بوو ئەوی مامەسە لە ڕۆژە دانەنیشتووە بە دیارەوە دانیشتم چەند ڕۆژ بە دیارەوە دانیشتم دانەنیشت لە قوتابخانە خواخوایەتی ڕۆژە قوتابخانە کاڵە قوتابخانە نیوە شۆیکە بە حەفلە دوو هەمیان ئەڵێ بەردەوام خەریکی خواردنە مناڵەکەم بە دیار یارەکانەوە بەردەوام دانیشتووە تەحملی هیچ شتێک ناکە ینی هەتاوێکی بەسی دەی سووتێنێ چوونە دەرەوەیەکمان بۆ شوێنێ بە پەلە خێرابێ ڕابکاتەوە بگەڕێتەوە کەواتە فێری ئارامگرتن نەبوو مناڵەکە ئێمە چیەکەین ئێمە ئەمانەیە مناڵەکانمان ڕابێنین لەسەر هەموو بەها مرۆڤایەتەکان هەموو بەها ئەخلاقی ڕۆژتەکان زایدن بنیاتیان مرێن بۆ کەی بۆ داهاتوو بە جستەیەکی پتە و بە لەشێکی ساخ تەمان وەرزشی ژێشێکە لە بناغەکانی جستەیەکی پتە و لەش ساخی باش مامۆستا ئەو جۆرە وەرشانەی کە منداڵێک ئێستا ئەنجامی بدات چ جۆرە وەرشێکانی بۆ ڕاهێنانێکە منداڵێک ئەتوانێت ئەنجامی بات یان باشە بووی کە ئەنجامی بات ئێستا هەموو وەرشەکان بە حکمیەوەی خۆشببختانە با قسە بکەین ئێمە ئێستا لە سلێمانی بە تایبەتی شاری سلێمانی گرنگیەکی زۆر زیاتر دراوە بە وەرشەکان بە تایبەتی ئێستا وەرشی جومبازەیە باسکتبۆڵ ڤۆلیبۆڵ بڵێن بالا باسکە تۆپی پێ ئێستا لەم کاتەی کە لە کەرەنتینەیە و ئەگەر لە کەرەنتینە بن لە ماڵەوە بن ناچارین ئێمە هەر ئەو جوڵانیان پێ بکەین جوڵە سەربەستنیانی کەرەنتینەکە ئەوەیە کە مناڵ بۆ مناڵەوە تەواوی نایەتە دەرەوە کەرەنتینەیە وەکو گەورەکانیانی بۆ ئیشێکیان کارشتێکی هەبێ بە حکمی ئەوەی کە زۆرینەی خانۆکامان ئێمە وەکو باسێکن لە ئەوروپایمە ڤێلایە سەربانمان هەیە و حەوشەمان هەیە زیاترینیان ڕاکردن و یاری تۆپە مناڵێکە تۆپەکەیش ناتوانێت تۆپی پێتیا بکە چکە ساحە شوێنەکەەوە باسی بەشکە بۆ مناڵێک ئەگەر لە شوقاوێ بۆ نوێنەکان زۆری نوێ بۆ شوقەکان پێویست دەکا مناڵەکان بە بێت تۆپ یاری هەر ناکەن قسەیتیانە پێویست دەکات دایک و باوک چاوپۆشی بکالەوەی کە شتێگە شکێنەیە کە ئازێتی شتێگا کە شتێگەکە تۆپەکەی هەرەبێ بەڵام لەگەڵ تۆپەکەیە پێویست دەکات دایک یان باو یان خوان ئینەکان پێ ئایپاتەکان دایم پێ لە باتی ئەو یاریانە سێرێکی یوتوب کا کۆمەڵی یاری هەیە کە بە تۆ بکرێ ئێمە وەکو خۆمان من وەکو خۆمێسانی تر بەرنامەم ناچارم کەوای لێ بکەم لە پەیجەکەی خۆمان و دای بەزێنم کۆمەڵە یاری ناوماڵ کە بۆ مناڵ ببێ بۆ کە سوکارەکەیش بێ هەر بۆ بۆ نمونە یاری بالە ئەتوانی لە شوێنێکی لە ژوورێکی ئەتیادی سێ بە چوارا بکرێ یاری باسکە ئەتوانی تەپەکە هەریش نەبێت لە ژوورێکی سێ بە چوارا کۆمەڵێک یاری کەش هەیە کە هۆشیاری و بیری منداڵەکە تیژە کات یانی ئەتوانن بەڵام زۆرینەی ئەو یاریانی کە جەنابە باسیەکەی بڵێن یاری زەکایە ئەوانەکە ئەکرێ یاری زیرەکی مناڵەکانە ئێمە باسی یاری جوڵەکەکەین ئەگەر وەزانم نا هەندێک ببوورە مامۆستا هەندێک یاری هەیە وەزانم کتێبێکیش هەیە لەسەر و بابەتە یاریەکانی ناوپۆل ئەو کاتانەی کە لە خوێندرگاکانە خوێندێت ئەو کاتانەی بۆ نەگەر باران بێ وانەیەکی وەرزش هەبێ هەم جوڵەشیانتیایە ئەو ئەتوانن یاریانێش بکەن ئێستا کۆمەڵێک یاری هەیە ئەو یاریانە کۆکو تۆڵێ لە ناو پۆلاکرێ لە ناو ژووری شاکرێ لە ماڵی شەواکرێ بۆ نمونە گیانی تۆپ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر مسم ئەو یاری گیانی تۆپ هەر نمونەی بچووگەمە لە مەکتەب چیمانەکە جامتا
جۆڵەتایەکمانەیە دوو مناڵماندانیان بۆ نمونە کە سوکارەکە هەیە یەک مناڵی هەیە کاکە بێت دایگیان باو یاری لەگەڵاکە پێشکەوتنیەکەن چۆن جانتاکە لە شانکەین خێرا دەستبین لە دیوارەکە و بگەڕێنەوە ئەم کۆمەڵە یاریە هەیە بەڵام مناڵ تووشی مەلە لەبێت تا تۆپی نەی تێ مناڵ وا ئەزانی جۆ شتێکی نەکردەوە ئێمە ئەبێوا لە مناڵەکان بکەین بەبێ تۆپی ژە و جوڵە و یاریە بکەین وەکو پێم وتی کۆمەڵە یاری هەیە ئەبێ بە منافەسە لە بینی باوکێ سا من خۆم لەگەڵ مناڵەکانمە تەمرینی چیەکەم تەمرینی شناوەکەم لەگەڵ مایکاتەوە تەمرینی وەرگەکەم لەگەڵ مایکاتەوە ڕاکردنەکەم لەگەڵ مایکاتەوە وام لێکردن سەفێری پەتپەتێن بن کە کەمترین مناڵ ئەوە ئاکا و یاریە قەدیماناکە یاریە کۆناناکە ناچارین کۆمەڵە یاری هەیە مناڵەکان فێر بکەین بۆی جوڵەکەی جوڵەیەکی ڤیزیکی لە شولار بێ ناوەکو جوڵەکە بەس بە تەنیا زیرەکەکەی بێ کە بەکاری بێنێ لەسەر ئایپات و شتەکان جوڵەکانیش لە ناو ماڵە بڵیت نەڵی شوێنەکان ماوەکو تۆڵی شوقەمان هەیە ئەبێ یاریەک بێ ئەبێ جوڵەیەک بێ لەو شوێنەیە بکرێن بەڵام مناڵ تا تۆپی نەی تێ وەکوای وەرسشی وەرشێکی نەکردەوە جای ترگەر تۆپەکەی شار بۆ بیتی بۆز بۆ دیکۆر بەدەستیەوە بێ بەدەستیەوە بیجوڵێنێ ئەم جوڵەیەم بۆ بکە ئەم جوڵەیە بکە بۆ سەرەوە بۆ خوارەوە ئەگەر هەر نەبوو سەبەتێکی بۆ دانی تۆپەکەی بۆ هەڵبا ناچاری وا لە مناڵەکە بکەین متعەیەکی بینی کە مەرج نییە تۆپیشی تیانە بێ بەڵام کە تۆپەکەی پێبوو زیاتر یارێکاکە زیاتر وەرشەکەکە ئیتر تۆپەکان لەوانەیە تۆپە بچووکەکانیش بن بۆ تۆپی بچکۆلەیە بەڵێ گرفت و نازام تەقەتەق بۆ دراوسێ و ئەخردی ئێمەش ناکرێت یەک شت هەیە با ئێمە قسەیەکی لەسەرکەین تخوا من لە بوازم لە جامیعە بۆ قسەیەکمان لەسەرەوە کرد چکایان و ئەبێت تۆ مناڵی پۆلی یەک و دوو سێوای لێ بکەی لاسای ورچ و مەیمون و کۆمەڵەشت بکاتەوە یخر مناڵی ئێستا مناڵی جاران نییە ئەمەگە چاوکراوەیە مناڵی ئێستانە جاری یەکەم یاری پێ جاری دوم تااقەتی نییە جاری سێم گاڵتی بە وەرچەکەیە تۆپە بچووکانەی کە هەیە ئەتوانی بۆ مناوە تەپەتەپوانش لەوانەیە زۆر دروست نەکات ئێمە ناکرێ مناڵەکان دایکیژی تووڕە نەبێت ناچاری زۆر جاشتە بێ بشکێن زۆر جارە بێ وەرزش بکا و شتیش بشکێنێ و عزیەتی خۆشی با و عزیەتی کەسی بەرامبەرەکەیش بە اینجا ئەو کاتە مناڵەکە ڕایە لەسەر ئەوە بەڵام ئێمە ناکرێ مناڵەکە هەر ببەستینەوە هەر بیگرین هەر نابێ و ناکرێ و ئەشکێ و نا با مەجالێکی بینێ قەینا باجارێکم شتێ بشکێنێ بەس جاری دوم ڕای بێنین کە هەوڵ بە ئەو وەرزشە بکە بە بێوێشتەکە بشکێنی مامۆستا تەجروبەتان هەبووە خۆتان بۆ نمونە باسی مناڵت کرد کە گۆشەگیر بووە لە ماڵەوە گرفتی و گۆشەگیری هەبووە دواتر کە هاتووە بۆ لە ئێوە ئەم گۆشەگیری واز لێ هێناوە ینی کار ڕۆحەتی وەرشی بۆ گەڕاوەتەوە کاری تیم هاتووەتە لای ئەو منداڵە منۆکو خۆمەکو ژیانی مامۆستایەتیم لەوە شێ و کەسانی کە ئێسابی بینن زۆری شایەتەوە بن کە زۆرینی ئێستا بۆ بە ڕەفیقمان کە مناڵەکانی هێنا بۆ قوتابخانە بە تایبەتی لە پۆلیەکە کە هاتنە مەکتەب ناهاتنە ژوورەوە ئێستا حالیان مناڵێکی لێ لەوە شێسا کە سوکاری چاوی لێوێ و بزانێ بە هیچ شێوەیەک دانانیشت بەهۆی یاری وەرشەکەەوە منوام لێ کرد ئێستا مناڵێکی زۆر سەرکەوتوی چاکە لە فێرگەکەم کۆمەڵێکی زۆر مناڵە هاتن کە سوکاریان بە دیارێنەوە بوون تا کە سوکاری چاوی لێ نەبووە تۆپەکەشی وەرناگرن وردە وردە تێکەڵی مناڵەکانمان کرد وامان لێ کرد خۆی لا شعۆری مناڵەکە تێکەڵ بوو بە یاریتی یەشێک بوو لە یاریزانە باشەکان بەهۆی چیەوە مناڵ بڵێت دڵی حەزی لە یاریە حەزی لە تۆپە حەزی لە جوڵەیە بەڵام ترسێکی هەیە کە گۆشەگیرە ترسی هەیە لە کەسی بەرامبەر لە مناڵی بەرامبەر ئێستا زۆر مناڵمان هەیە تا ئەم دقەیە دایکی باوشی کەسی نایڵە بچێتە دەرەوە تێکەڵی هیچ مناڵێکی تر نابێ کە تێکەڵی مناڵ نەبوو نەچووە دەرەوە ئێ مناڵەکە گۆشەگیر دەرەشێ لە غیری ئەو سێ چوار دەموچاو کەسی تر ناناسێ اینجا ئیشترسێ لەگەڵە اینجا شەرمیشەکە توانەکانی خۆشی دەرناخە بەڵام ئێمە هانمان ناوە ئێستا چەند مامۆسایەکمانەیە کە خۆیان هەر تەربەوین مامۆسای مەکتەبن ئەو مامۆسایانە هەوڵێن جارێت سەرەتا بە تاک لەگەڵیانە من جوڵەکانیان پێ بکەن جیامانە کردەوە و بۆ خۆی یاری کردێت دوای خۆی تۆپەکەی گەڕانە لە ئەمیان تۆپێکمان بۆ هەڵەیان مناڵێکمان نزیکی کرد لێ وای لێ هات بڵێ مناڵەکان زۆرینی لە گۆشەگیری دەرچوون ئێستا لەم حاڵی کە قسە لەگەڵ جەناب دەکەم چەند کەسێک پەیوەندی پێوە کردوم ئەو کەسانە کاڵە مشکلەی گەورەمان هەیە مناڵەکانمان گۆشەگیرە مناڵەکانمان دەرەوە نابینێ مامۆستا کاتە ئەوە نەماوە لەم ماوەی کەمایە خەزایم قسێک لەسەر خولەکانتان بکەم بە پەلەیی و ئەو هەنگاوە گرنگە کە چۆن وا لە منداڵەکە بکەیت کە دەستکا بە وەرزشکردن ئێستا لەوانەیە هەندێکیان زۆر قورس بێ بەلایەنەوە ئەم ئایپاد و مۆبایلەوە ئەمە فڕێبەن و دەستکەم بە وەرزشکردن چ ڕێگەیەک هەیە بۆ ئەوەی کە هانی بێ ئەو هەنگاوە سەرەتاییە دەست پێ بکە بەڵێ وەکو خولەکانی ئێمە وەکو سپۆرتکیدز ئێمە بە حکمێ خولێکی هاوینەیە مەکتەب و سعی و دەرس و دەوری لەگەڵانیە مناڵەکان خۆیان هەر ئۆتۆماتیکیان حەزیان لێتی بەڵام ئێمە گەر باسی قوتابخانە بکەین قوتابخانە لە هەفتەیە کە ڕۆژێک دەرسی وەرشەکە هەیە بڵێیتن لە ئەو ڕۆژێکە ئێستا من منداڵەکەم بۆ ئایپادەکەی بەدەستەوەیە چۆن وای لێ بکەم ئەو ڕۆحێتی پێ بەخشم بڵێم چۆ وەرزش بکە بچۆ ینی باسکە بکە یان بالە بکە یان تۆپی پێ بکە هەر یاریەک بێ لەم یاریانە
چۆن ئەم هەنگاوە سەرەتایی لەگەڵا دەست پێ بکەن ئاخرم هەنگاوە سەرەتایی ئەگەر تۆ خۆت ئەو مناڵە مدمین بوو بیانی وای لێ هاتووی هۆگری تەواوی ئایپاتەکە بوو بێت تۆزە قورسە بۆ تۆ ناچاری تۆ بیکیتە دەرەوە زۆر جار پێویستەکە ئایپاتەکەی لێ وەربگری بە مەرج بێیتەوە بڕۆ خولەکە ببینە خەیناکە دوای ئایپاتەکە دێمێ بڵێ تو نەڵێ بەواقعی یەکەم جار قورسە بەڵام بۆ ئێمە وەکو مامەسای فێرگا وەکو کەسی فێرگا ئەوەی کە تەوسیە ئێوەیەکن چییە تا بتوانن کاتیان بۆ تهدیدکەن بۆ ئایپات و بۆ کۆمەڵی یاری ئەلکترۆنی دووهەم هەوڵ بن مناڵەکان وەرشیان لا خۆشەویست بکەن چۆن وەرزشیان لا خۆشەویست دەبێت زایدەن ئێستانە لە مشکلی ترسوئینی وەباکە هەیە لە ترسی ڤایرۆسەکە زۆر مناڵ تۆقیوە وەرزش وا دێکا و ڤایرۆسە پێت نەوێرە بە قووەت دەکا بەهێز دەکا مەنع کەواتە قسەکردن لەگەڵ مناڵەکەتە پێش هەموو شتێک کردوتەوە مامۆستا خولەکانمان ئێستا حالیان فۆرم تەوزیعەکەین بەڵام تا نەزانین زروفەکە چۆنە نەخێرە بێ بەرامبەرە خولەکان وەڵاهی بەرامبەری هەیە بە حکمی ئێمە قاعمان گرتووە مامەسامان گرتووە پێداویستەکانیان بۆ دابینەکەین لەبەرەوە بە مقابل پاریان لێوەرەگرین بڕەکەی زۆرە کەمە بێت وەڵاهی بەپێی ئەگەر ڕاستیت بێ بە پێی زروفی خەڵکەکەیە پار و پێرار پارێک ماوەرەگەر ئیمساڵ هەوڵەیەن زۆر کەمترین پارە وەربگرین زۆرینەی خەڵک بەشداری بکە زۆرینەی مناڵ بەشداری بکە لەبەرەوەی باریدارایی ئێستا خەڵک خراپ ڕێنمایەکان ڕێنمایەکان پێویستە هەمووی جێبەجێ بکەین بە تایبەتی لە ئێستاە پێویست دەکا و مناڵی کێتە ئەوێ دەستی تاقیم کا دەستی بشوە اینجا بێتە ناو قاعەکەیان هۆڵەکەیان ساحەکەێمە زایدن هەموو مناڵک تۆپێکی تایبەتی خۆی ئێنێ هەوڵەیەن بە دەستکێش و دەمامکی شۆیاری بکە ئەمە ئیتر قسەیتیانە لەبەرەوەی کە گەڕایە دەریشەوە بە هەماشیۆ دەستی تاقیمەکە ئەو دەستکێشانە فڕێە تۆپەکەیش لەگەڵ خۆیان ئەباتەوە بۆ ماڵەوە ئەو تۆپە بە تەنیا بە خۆیە بێ نامانێت تۆپەکە تێکەڵکەین بە ناو هەمویانە هەوڵەیەن یاری فەردەکان بکەین بەڵام لە ناو زۆنێکی جەماعیە کاتێکی دیاریکراوتان نییە یان چاوەڕێی وەزعەکە کەمزان وەزعەکە تا ئێستا ئێمە ناتوانین بە پێ ڕێنمایەکانی تەندروستی نەبێ ناتوانین بڕیار بین بەڵام ئێستا وەکو حالیان ئێمە کە فۆرم تۆزیعەکەین بە زۆنی بزانین چەند عەدەد مناڵ بەشدارە بێ هەوڵێن ئیمساڵ کەمترین مناڵ نەک کەمترین مناڵ هەوڵێن تیپەکانمان کەمترین عەدەدی تیابێ بۆی کەمترین بەرکەوتن دروست بێ سپاس بەڕێز مامۆستا نورەدین محەیدین سەرپەرشتیاری پەروەردەیی سپۆری وەرزش و لامان کاتا لێ پسراوی سنتەری سپۆرت کیتس سواز بۆی کە بەشداربووی لە بەرنامەکەماندا زۆر سپاس ئیشەڵا پەیامەکە گەیشتۆ سپاسانەکە دەستخۆش سپاس بۆی کە تاوکوێستە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم وەرگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن تەندروست بن و خواتان لەگەڵ